خب تحولات پێشڕوو گۆڕانکاریەکانە پێشڕوو لە سەردەمە ئەمڕۆژینە لەم ڕۆژانەی کە ئێوە خەریکن ئەژین خەریکە زیندووبوونەوەیەک و تەئاترێک لە ئەنچێکە لە ناو مێژووی معاسرا ئێوە خوێندبووتانەوە خاتە بەرچاوتان. سەرەتا یەکەم دەرس چەمکە عداڵەت، بەرابەری، استثمار، بەهرەکەشی لە ناو سەرزەمینە ئێمە و لە ناو مردمە ئێمە جواو ناداتەوە. دەرسە ئەووەڵە سیاسی بۆ هەر کەسێگەرەکێسی بوێتە کەسێکی گەورە، کەسایەتیەکی بە نفوز و تەئسیر گوزار، ئێوە بزانن ئەم چەمکگەلە چەمکە ئیدارەکردن، خەساندن و ڕاگرتنە جامعە و دان و وەهمە، چەمکە هەڵتەکاندن نییە. تۆ ئەتوانی دوو جۆر بە قەزیە بنواری، قەزیەک ڕاگرتنە وەزعیەتە مەوجودە، قەزیەک تێپەڕاندنە وەزعیەتە مەوجودە. چەمکە عەداڵەت، چەمکە بەرابەری، چەمکە استثمار و بەهرەکەشی، چەمکە تەبعیز و دیسکریمینیشن، چەمکە هێشتنەوەی وەزعیەتە مەوجودە، چەمکە تێپەڕاندن و چەمکەکان تێپەڕاندنە وەزعیەتە مەوجود نییە. بۆ بەتایبەتی لە وڵاتانە ئێمە، بەتایبەتی لە سەرزەمینە کەلان کوردەوارە، سەبەبەکەشی ئەوەسە کە ئێمە بە مێژووی ئوروپا تێنەپەڕیگین، بە مێژووی ئەمریکا تێنەپەڕیگین، ئێمە لە پڕێکا چاومان کردو کەوتینە ناو وەزعیەتە فراوانی. بزان ئەگەر لە مێژووی ئوروپا تۆ ئەخۆیتە دەورانە گۆڕانکاریەکانە یەک لە دوای یەکێکا کە شکڵە کۆمەلگای ئوروپا و ئەمریکا دروستەکە، تۆ بەناو دڵە مبارزاتە یەک لە ناو یەکە جۆرا و جۆر ئەتێ ئەپەڕی کە ئەحیانەن سەندیکا، تەبەقەیە کارگەر، بەرزکردنەوەی چەمکە بەرابەری، ئازادی، ئەمانە مەترەحەکە. بۆیە تۆ سوورەتێک لە بەهرەوەری لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئەوێنی. هەر بوویە ئەگەر لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا فاسڵەی نێوانە تەبەقاتە ئیجتیماعی فرەبوێت، زەنگە خەتەرێکە بۆ ئیاڵەتە متحدەی ئەمریکا کە ئیفراتیگەری لە ئەمریکا سەر هەڵەدات، چه ئیفراتیە ڕاست چه ئیفراتیە چەپ. لەبەر چی؟ لەبەر خاتری ئەوەی تەبەقەیە ئەلیت و ئۆلیگارش کێشە دەسەڵات و سەروەتیان فرەبووگە. منزور چییە؟ لەگرا خەڵکە ئوروپایی ئەمریکایی لەگەڵ کەرەستە، لەگەڵ بەرهەمهێنانی زۆر و فرە ڕوبەڕوو بووگن، خۆیان بەرهەمهێنەروگەن. بەڵام لە کۆمەلگای ئێمە اتفاقێکە کەفێ. ئێمە لە سەرەتای قەرنە بیستۆ کە ورود دەکەینە ناوە دەوڵەت ملەت، لە دەوران نەبوون و ئەکەوینە دەوران بوون. منزورم چییە لەمە؟ بزانە ئەم مردمە ئەگەر 6 بلیۆن نەفەروگە لە ناو قەڵەمڕەوێک بەناوە ئێران دانریاگە یا تورکیە یا عێراق، ئەمە گشت ژیانی مەشغوڵە ئەوە بووگە سکی تێرکە. ئەگەر 10 کیلومتر ئاڵۆف جەڕی بەبەردەسووگە، سەڵدانە پەزی تێخستکە بۆ خاتری مەوگەسە سکی تێرکە. یعنی شیرەمەنی بوێت، یعنی دۆینی بوێت، یعنی مەشکە بکێزێت، یعنی کەرێ بگرێ لەبەرەوەی ئەوەنە نان بخوات. بەڵام قەرنە 20 کە اتفاقەکەوێ مەکینەی بخار هەست، شەمە نەفەر هەست، تەولیدە ئەنبوه و بەرهەم هاوردنە ئەنبوه یەکەوتێرنە کۆمەلگای ئێمە. ئەوسا لادێ بەرهەمیە هاورد ئیستە شار بووگەس و کانگای هەرچیشتە. لە نەتیجە خەڵکە ئێمە ئەو تەحوڵەی وا لە ئەمریکا ڕوو ئەدات و ئەو پرۆگرێسە کە لە ئەمریکا ڕووی ئەدا لە لای خەڵکە ئێمە ڕوو نادا. تۆ ئیستە بڕۆی لە لای هەر کوردێک، هەر ئێرانیەک، هەر تورکێک قسە بکەی، مثالێکت بۆ تێرێتۆ لە باوا گەورەی کە باوا گەورەی لیباس نەبوو بیکاتە بەری، نان نەبوو بیخوا، سپێ دابوویە پزگە شەواڵەکەی، وا ئێژێت. بەڵام لە ژێرە سایەی دەوڵەتە ئێرانیا ئیستە خەریکە ئاڤۆکادۆ ئەخوا، مەنگۆ ئەخوا، پەنێرە پیتزا ئەخوا، لە ژێرە ناوە گلۆبالیزەیشنە خەریکە تەمامە ئەمانە ئەخوا. لەزات چەمکە نابەرابەری لە سەرزەمینە ئێمە جواو ناداتۆ. هیچ کەسێ پەیوان نییە کە فەقیرە، هیچ کەسێ.
چون گشتی لە دڵی فەقر و هات کەسە دەرکەوت کەسە سەرە فراوانی ئەمە بە مێژوویە ئوروپا تێنەپەڕیدەن کە شاوەرز بوێ بیوە نەناوە مانیفاکتۆر لەناو مانیفاکتۆوە تەمەنی 17 ساڵ نەوێ بمرێ لە ژێرە فشارە کارا مبارزات بکە چارتیستەکان بێن مبارزات بکە بۆ 8 ساعات کار تەحوڵاتی وەکو اتحاد جەماهیر شەوروی و ئینقلابە ڕووسیەتی سوورەت بگرێ تا شتێک لەناوە ئەما بەناوە پرۆگرەسە تاریخی لە تێپەڕینە بەسەر قۆسنەوە و بەرزکردنەوەی چەمکەکان تیا ڕوو بدات خەڵکە ئێمە بەعام تاک بە تاک بیانگرە قسەیان لەگەڵا بکە باوە کابرا قەیم لەم هەورامانەی کە کابرا خەریک بوو بووی ئەمرد بە احتمالە فرە تەمامە ساڵ کە کاری کردگە 100 کیلۆ تووە وشکەی وشکۆ کردگەسۆ ئیستە چووگە لە نۆتشە هۆتێلە 5 ستارەی توریستی لێداگە کاورا ماڵە قوڕینێکی نەوگە ئەوسا ئیستە ماڵە 3 تەبەقە لە لادیا لێ ئەدا بە سەنگە مەڕمەڕ ئەمانمە وت بۆ خاتری ئەوەی کە تۆ بە عنوانە سیاسەتمەدارێک بە عنوانە مبارزێک وەختی ڕوو ئەەکەیتە ناوە جامعەیە کە گرەکتە تیا مبارزە بکەی ئیشی بزانی تەکە چیا ڕوبەڕوو ئەوی و دەستبەیەخەیە کێ ئەویت لەگرا تۆ تەکە زۆر و بۆرێکا ڕوبەڕوویت کە هیچ دەریافتێکی لە گەورەی وەشکۆ نییە گشتێک لە کالا و کەرەستە ئەوێنێت و لە ژیانە ڕۆژانەی خۆی ئەوێنێت کاورا جاران دوو لێفە جاجمی نەوگە بیدا بە ملخۆیە ئیستە لەسەر تەختە فەنەری ئەخەفێ کەواتە تۆ بە هیچ چێک ناتوانی ئەمە ببزوێنیت ئەم جۆرە چەمکانە بەکارتێن لەبەر ئەوەی وەزعیەتە ئیمڕۆئی ڕاگرن تا تۆ لە ژێریا NGO دروستکەی فعالە حقوق بەشەر دروستکەی فعالە سیاسی دروستی تا قسە بۆ کردن بێت و فڕێ بیت و بازی سیاسی پێ بوویتە بەرەوە ئەمما قەیران وا لەکوێ قەیران وا لە ئەوەی کە تۆ بزانیت 90 ملیۆن مردمە ئێران هیچ کارە کۆمەڵێک کەسایەتی دانریاگن بۆ ئیدارەکردن شتێ بەناوە ئێران کە ئەمانە تووشە قەیرانهای داخڵیە خۆیانن تۆ وەختی ئەم تەزانی شێوەی مبارزەکردن لە سەرزەمینە کوردەوارە تەقاندنەوەی بڵقەکانە وەهمە دنیای وەهمە باسکردنە لە عیداڵەت نییە ها باسکردنە لە بەرابەری نییە چون ئەم خەڵکی ئێمە نە لە عیداڵەت تێگا نە لە بەرابەری تێگا بۆیە لە ئەمریکا ئەگەر طبقەیە ئۆلیگارشە ملیاردەر دروست ئەوێ خەریکە زەنگە خەتەر لێدا کە لە ئەمریکا ئیمکانی هەست جەنگ داخڵی دەست پێ بکە بەڵام لە جامعەی ئێمە اتفاقەوە ناکەوێ لە جامعەی ئێمە تازە خەڵق قنیگەرم بووگە بە گازە دەوڵەتە ئێران کورە بابە کابرا ئێوە نازانن ئەوسا کابرا دائەنیشت تەمام ڕۆژ ژن بوو بەو دەسە ناسکانەی تەپاڵەی ئەشێلا لەبەرەوەی سوتەمەنی بۆ هاوین بوێت بۆ زووسان بوێت ئیستە سەرە شێرە گازەکە ئەکاتەوە بێ بۆ بێڕەنگ بە گڕێکی کەوە لێ ئەدا ئەسووتێت کەوتکەوە خۆشیە کاورا کەوتکەوە خۆشی تۆ بە چەمکە عەداڵەت ناتوانی ئەمە هەڵتەکێنی هەڵناتەکێ لە لادەیەکە دانیشتگە کارەبای هەس و یەخچاڵی هەس و یەخ ئەخوات و گازیشی هەست شێوەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەمانە چییە؟ تەقاندنەوەی دنیای وەهمیانە دنیای وەهمیان چه شکلیە ئیسە تێنە سەری سەرکەن مەراسمە تەشی جنازەیە ئاغای عەلی خامنەئییان خستکە سەڕێ ئێمە نازانین ئەم تابوتە عەلی خامنەئی واتیا یاتیانیە نازانین ئێژن عەلی خامنەئی واتیا بەڵام لە ئەسڵا خەریکن چیەکەن دوو ڕووداویان ڕوودا هەر ئیستا تحت ناوە ئەوەی کە خەریکن هەڵیەوەخەن و عەلی خامنەئی ئەسپەردە ئەکەن دوو ڕووداوی مهمیان ڕوودا ئەو دوو ڕووداوە چ بوو؟ یەک ئیعلامیان کرد کە لە تەنگەی هۆرموز
پارەی خەدەمات ئەسێنن منیش نازانم ئێستا ڕۆن تەنگەی هورمز جاڕووەکەن قاوەخانەی مچەل و جزلی لێدا ئەنێن هێلکە و ڕۆن ئەفرۆشن بە مەلەوانەکان خەدەماتە جنسیە هەپی ئەندینگ ئەدەن ماساژ و هەپی ئەندینگ چ خەدەماتێک ئەدەن لە تەنگەی هورمزا پارەی خەدەمات ئەسێنن وا دیارە لە تەنگەی هورمزا هەر لە کار ڕەخسیاگە هەر کە بێئیشە خۆی پێوە بنێت هەر لە کار ملەوانەکان بەسەر دەریاوە بە احتماڵە فرە کەمبوود ڕەوابەت جنسیان هەست من فکر ناکەم بێجگە لە ڕەوابەتە جنسی خەدەماتێکی تر ئەرزشی بوێ لە تەنگەی هورمز بیدەی ئەمە دەوڵەتە قارەمانەکەی ئێرانیە وا کەس چاری ناکا لەبەر ئەوەی ئەم بڵقە بتەقێنی تۆ بزانە ئاغای نەچیروان بارزانی تەشریف ئەوایەجێ حەزرەتە ئاغا بانگی کردمە چۆڵەوانیەکی لای خۆی دەی کاک نەچیروان وەڵا پێمی وت باوکت ئیدریس پێی خاسێک و ئافرم دەی کاک نەچیروان ئیسە کاک نەچیروان تۆ خەرێکی تەکە دەوڵەتە ئێرانی بازیە چی ئەەکەی کاک نەچیروان کاک باڤڵ تۆ چ بازیەکەکەی با من ئەم بازیە باسکەم ئێوە تێن و نای بەردەمە خۆتان ئێژن بەڕاستی دەوڵەتی ئێران زلهێزە و بەڕاستی دەوڵەتی ئێران کەس چاری ناکا و ئێمە دۆسە دەوڵەتە ئێرانین و ئەمریکاش چاری نەکرد کاک نەچیروان بارزانی حەزرەتە ئاغا کە فەوتی کردو لە ژێرت دەستە توا 3-4 هەزاردانە سەربازە ئەمریکایی بوو لە هەولێرە ئای باڤڵە تاڵەبانی لە ژێرت دەستی تۆیشا 3000 نەفر سەربازە ئەمریکایی بوو من حەد لەبەرەوەی درۆکەی ئێوە دەرخەمەمە بڵقە دروست تۆ و ئێران و ئەمریکا درۆن بزانە ئێران ئەگەر شەڕە ئەمریکای بکردایە ئەها ئێوە حەزرەتە ئاغاتان بانگتانی کرد گەڕێنە تەشی جنازە گشتان وەیەک و دەستوەیەکیتان کردایە 3000 سەربازە ئەمریکیتان بکوشتایە هەر لەو سلێمانیە ئەمەی وا ملیشیای شیعە هەڵیەوە خاتۆ و زۆر دارە و چۆنە 11 نەفەر ئەمریکاییتان کوشت بۆ بە 11 نەفەر کوژیە ئێوە 3000 نەفەر جنازەی ئەمریکاییتان بەهناردایەتەوە بە ئەمریکایەکان بیان دیایە چ زەربەی گەورەیەکیان لە سپای پازاران خواردگە ئای باڤڵە تاڵەبانی کاک نەچیروان ئەمە بازیە هێو خەریکن بازیەکەن ئەمە بازیە نە ئێران زۆری فرەس نە ئەمریکا شەڕەکە ئێوە چکارن ئێوە نەقشتان ئەمەسە ئەم بازیە ڕابگرن ئەحیانەن مشتی کوردە ئەحمەقیشێکی بێژێ و خامنەی وتی حەزرەتە ئاغا کورد نۆشی گیانە دوێ کاک نەچیروان نەک حەزرەتە ئاغا پەدەرخاندەتە من کۆڵی خوای ئەکرد و فەرزەند خاندگی قبولیان نەکردی خوای ئەکرد میراسیان بۆ دائەنیا من فقط لەگرا گەرەکمە بێژم تۆ واتە ناو بازیە کا فکرەکەی ئێمە بازیە نازانی مەسەڵەن فکرەکەی ئێمە فکرەکەی میلیشیای عێراقی شەڕە ئەمریکای کردگە واقعاً دەچۆن میلیشیای عێراقی سەڵ سەربازی ئەمریکایی نەکوشت چۆن نەیکوشت قسەکانە من چزیتێ موچرکەتێتەوە گیانتانە قسەکانە من باتڵتان نەکات و قسەتان بۆ کردن نامێنێ فڵتە فڵتکردنە ناوە تاکسی و سەرە شەقام و تەجور هەدرێژە دەستگرتن و هەچێکی لێ نامێنێتەوە دەی جمهوریە ئیسلامی ئیستا بەجێ ئەمەی کە ئەوارزی بسێنێ لە تەنگەی هورمز تەنگیەوە بکاتەوە جمهوری ئیسلامی کەوت کەسە خەدەماتدان ئافرم جمهوری ئیسلامی ئافرم هەر لە کار ئێوە بیخەنە ناوە هەر لە کار بزان لە سلێمانی و هەولێر و ئەمانە خەڵک زۆر حەزی لە هەر لە کار و شتە ئەمە نوکتەی ئەوڵ نوکتەی دووەم هەر لەم قرم و قاڵەی تەشی جنازە ئاغای محسنیە ئێژەییان ئبقا کردو محسنیە ئێژەیی کێز ڕئیس دەستگاه دادە ئێرانە قاضی القضات دەوڵەتە ئێرانە بۆ وەم پەلە ئێشێ محسنیە ئێژەیی جاسووسە ئیسرائیل و ئەمریکا ئبقا بکرێتەوە لە ژێرە ناوە ئاغا مشتەبای غەیبووگە شاراوە ڕەهبەرە عالی قەدرە سەوەمە ئێران خۆ ئاغا مشتەبا مهم نییە کە بوێ یانەوێ مهم سەریەوە سەر تۆ هەرچی گوناحەکەی خەیتەمە لەسەر ئاغا مشتەبا
جي آغا مجتبى واي فرمو آغا مجتبىش معلوم نية واي فرمو يا واي نفرمو مهمش نية أي فرمويد يا ناي فرمويد دانيق خنا سرو كرسي خوش يعني بيجن كرة خاصز روداريش بكاتي هلدن اجن شيخك لا او مريوانا درويش وتيش فلان الشيخ من شاوم بيكو تكف فريقة لم آواي بو آواي والشيخ كان والشيخ كوتي دروكا هاتن وتي عن فلان الشيخ اجي دروكا وتي شيخك قوي خوان من ازانم مجتبى خامنئي قو اخوات امزاناكات او رهبره اما وتقمان الرهبره داني شي امزابكا است مجتبى خامنئي چی کرده مجتبى خامنئي تصویری نیه دنگی نیه اصلا مهمیش نیه که بوید تو است هرچیه که ای ختم لمجتبى محسنية اجي كيس محسنية اجي داني تي حلدرياق جاسوس امريكا واسرائيل تابي نقاقات دسي لجناية سورة داني بكسوكاري تي حلدرياق خويري يكل لادي كان اسفهان محسنية اجي قرارة تشيبكا محسنية اجي قرارة برنهاد داد قسترية تروية ايران دانيشي كتشيبكا كرجيم ساقط بوغ الجمهورية إسلامي بو گزار آينده نقش خلخالي تيا بازيبكا خلخالي كي بو خلخالي داني تي هلدرياغ أحمق بو و أول بارادايم شيفت بنجاو حافت بفرمان خميني كوتر رشاكوجيو أو تشاو قرتن لخلقي عيدامه كرت بمحاكمة لو دوا حرشي جناح جمهورية إسلامية خستيانا من خلخالي خستيانا من رازيني وتيان تنرويان كرد رازينيان كشت خلخاليان ترو كرد تالا انزوا خلخالي مرد محسنية اجي داني بوغن جناية كار جاسوسة استبو استقرار الدولة ايشي بيجن تور رئيس قوي قضائيي بي دان تشيرو كرو لخلقيو چمو پل نشان بو خلقي اعدام كتا ايمه تثبيتي كين اي محسنية اجي باورك تروبويت باورك هرچی گناح اخنا ملی لیدا داری اورنا خوتو خانوادت لبروی فرد جنایتگار بوی پرونده جنایت و جاسوسیش اخنا در استم ملت پمایی ایرانی ولو وسط خیابانا خریکو قنخوی با ادا و درکوت خدمات لتنگی هرمز ادا استگشتی سرگرمه اسپرده کردن آغاز و چواردان هیلکی کلیاگ و هنی آو پاش تا محسن اجایی بو تیبخن بویان تیخستن لگنا کی بر اگری بماجرا کی تروی محسن اجایی کاو ایدات بر الشاق من پیمان حیدری چون آی محسن اجایی دنیا هر امرونیه صحای شوا و دمو دوسوی شوا و دمو و هر وابوتا ناچیتا برو نایالم بوتان بچیتا برو وما نكتي كتر وتم بلقى أمانة بتقينو استقي ولا برامبر خوتانا نشيعي معتقدي أبينا نا إيراني كي إيران باز أبينا نحيج إيدو آرمانيك أبينا ولا برامبر خوتانا كومل إليت بنشقرانية إيراني أبينا كبوريان واو دسو لبرامبر جامعي غيبي يكيش ليكتري متنفرن يكيش ناتوانن لتاو جنايتي كبر عليها قمي يكتري كرديانا بابكيش ندواوا حج كمان ناتوانن بكاربكن استا آغا مشتبات شي بيكن دريخن دو حفتيتر دريخن دو حفتيتر آغا مشتبا أمريت ناكري آغا مشتبا بيرن وآغا مشتبا بدس ايوه وبيوتو عنتر ناكري تاليو دوا تحت ناو چي بيفروشنو مبارزات ملت ايران كتواني يسي بالاخره حوصار مشتبا وولاية فقيقة
ناتواني تۆ ناتواني جمهوری ئیسلامی وی ویلایەتە فەقیهە بوێ ویلایەتە فەقیهەکە تێ هەڵدریا بوێ ناتواني ادعا بکەیتە کە ئەمریکا دەرکەوتکی بکەویتە خەدەمات ئێرائەدان خەدەماتیش نەدەی ناتواني ئەم تڕەتڕگەلە ئیستە ئەیکەن یەکێکی وەکو من لە بیری ناچێت و هەر منیش مهمم کە لە بیرم ناچێت با بزانن لە خلال ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل خەریک و ساختمانی ئەڕۆخان بۆ دەوڵەتە ئێرانی دوو کاری کرد کارە ئەوەڵ هەرچی قەرزارە بانکەکانە ئێرانە قەرزەکانی سفرۆ کردو وەکو پەترۆشیمیە ئیمام و وەکو فورادە مبارەکە و وەکو ڕێگە ئاسنە تاران و وەکو ڕێگە ئاسنە مەشهەد و گشتی سفرۆ کردو ئەما شتێکی تریش لەگرا مەوجودە سازمانە مدیریەتە بازرگانی دەوری یەک مانگ دوو مانگە پێش ئبلاغیەیەک ئەدا بە تەمامە شرکەتهای خصوصی ظاهرە ادعاءەکە تەمامە ئەو ساختمانگەلە دەوڵەتیە و لە تارانە و لە شارەکانە ترە ئیسرائیل و ئەمریکا کوتاگیانە دەوڵەت بوجێی نییە دروستیان کاتۆ بوویە ئەیان گۆڕێتۆ یا ئەیان فرۆشی بە ساختمانهای حاضر یعنی چی؟ یعنی هەرچی ڕاندخۆرە ئێرانیە کە چووگەل لە تارانە بورجی دروست کردگە و کەس نییە بیسێنێت ئیستە تۆ 3000 متر زمین 4000 متر زمین تحت ناوە کەڵانتەریە فڵان تحت ناوە پادگانە فڵان دەفتەرە بەسیجە فڵان کە 3000 متر زمینی هەست لە گرانترین شوێنە تارانە ئیستە تاختی ئەدەیت و ئەیگۆڕیت و بە دوودانە ئافیس لە ناوە بورجێکە لە ناوە بورجە نەفرۆشیاگەکانە تاران یعنی دیسانەوە لەگرا طبقەیە ئۆلیگارشە ئێرانی بە هاوکاریە تەکە ئیسرائیل و ئەمریکا توانی کەسبە دەرامەدێکی گەورە بکات لە دەرهاوردنە ئەملاکە تحت مالکیەتە دەوڵەت و سازمانها و نەهاتهای وابەستە بە دەوڵەت تا لە ئیمتداد مولد سازیە کەسبە دەرامەدە بۆ ئەم طبقەیە حاکمە بکە لە شارە پاوە وا لە هیچ کوێ ئەم دنیا ئەرزشی نییە هەر باسیکەی لە ئەهەمیەتە شاری و منزورمە یە تەپەیەکی تیا بوو تەپە گرد وە قەوڵ خۆتان گردێکی تیا بوو دوودانە ساختمانە سپای تیا بوو لە تاو بێ مؤسساتیە ئیسرائیل سێ دەفە پشتە سەر یەک ساختمانە خاڵی بۆمباران کرد هەفتەی گوزەشتە کەسێ لە پاوە بە من وتی تەپەکە بووە ئیسرائیل لێدا لە شارە پاوە فرۆشتگیانەوە 300 ملیار تمەن 300 ملیار تمەن لە شارە پاوە شتێ حدود 2 ملیۆن دلار شارە پاوە وا لە بین دوو بەرداگیری کردگە و ئەگەر کانیاوەکەی هەوڵینەوێت لە تینگیا ئەمرن کاری بەو جێگە گەیگە کە میلیاردەری واتیا 300 ملیار تمەن ئەداوە تەپەیە لە شارە پاوە منهەتەنە سیتی ئاف لەندەنە تەپەیە 300 ملیار تمەن ئەم ڕاوڕوتە کە خەریکن ئەیکەن ئەمە هەفتەهای ئایەندە و مانگهای ئایەندە بە بوحرانە خوا بە چ بوحرانێگە خوا وا لە بیرتانە تەرحێکیاندا بەناوە مولد سازی مولد یعنی تەولید بکە یعنی بەرهەم بهێنێت لە ژیرە ناوە ئەم چەمکە ئابووری چەپە نێئۆلیبرالیە کە گویا مؤسسات دەوڵەتیە دەوڵەتە صاحب ئەملاک ئێشێ ئەملاک واگوزار بکە بە کەرتە تایبەت تا کەرتە تایبەت بتوانێ گەشەیە ئابووری دروستکە یعنی ئەم سەگ بابانە وا ئەیانوت لە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا مالکیە چتە خراوێکە و ئەوەی لە ناوە زەمینەکانیا بیرە نەوتی بوێت هەنە خۆیەسی لای ئێمە هەرچی شتە میلیە نەتەوەییە ئەو بەزمەی وا لە عێراق گەرەکیانە بیکەن چی ملیە
حەچیشتە ملیە کەشکێ و دارسان جەنگەڵ دەریا بەندەر ئەمانە ملین ئەمانەیان کە بردەژێرە دەستە دەوڵەت ئیستا ئێژن ئەمانە زەرەر ئەدەن ها زەرەر ئەدەن مەسەڵەن تەمام ئەم ژێر بەنانە گشتیان زەرەر ئەدەن ئیشی واگوزاریان کەین وە چەم وە بەشە کەرتە تایبەت یا بەخشە خوسوسی لە حکومەکەی عەلی خامنەئی یا وا مولەد سازی دروست کردو با من یەک نمونەتان پێ بێژم مەسەڵەن نیروگاه بەرقیان داگەس و حاجی فڵانە نێرەکەریان کاورا نیروگای بەرقە ئەسفەهان کرماشان تاران سنەی سندەکە خۆ چۆنی سندەگە پولی لەکوێ هاوردگە پولی نەهاوردگە پولێکی نییە داگیانە پێی ئیستا چ بیان و یەکتێری ژی خوا هەڵی ناگرێ زەرەر ئەدا دیڕاستێکە زەرەر ئەدا بۆ زەرەر ئەدا لەبەرەوەی 93 ملیۆن نەفەر مردمیان هاوردگە پولێک نادا بابەتە کارەبا و بەرق پولێک نادا دولارێک نادا لە مانگا ئەم نیروگای حرارەتیە ئەبزارەکانی لەکوێ تێت لە ئوروپا بەچی تێت بە دۆلار تێت سەرمایە گوزاری خارجی کەسێ تێ سەرمایە گوزاری بکات یعنی منفعەت و سوودی گەرەکە وانەیەشی سوودی پێدا وەگەرنە خۆ کەرنە و گەپوڵە خۆی بێرێ لەگرا دایبنێ خەدەمات وە تۆبا ئۆکێ ئیستا ئیدارە بەرقێک واگوزاریان کردگە و کاورا ئێژێ زەرەر ئەدا لە ژێرە ناوە حکوومەتە قانونە داهاتوو وا تۆ قنەخسکەس و پاڵە بۆت مهم نییە چیت بۆ دروزەکە وا ئیستا هاروگی وەزانیتە چواردانە ماشین لە هەولێرۆ وارد کەی فرەحاڵە خاسی چیت پێیەکە کاورا هەڵەگەڕێتەوە لە ژێرە حکوومەتە قانون هەڵەگەڕێتەوە ئێژێ ئەم ئیدارە بەرقە بۆ من دەرامەدی نییە چون من هەزینەیە دۆلاری ئەەکەم فرۆشە تمەنی ئەەکەم ئێشی بیکاتۆ دۆلاری ئەو جار وەختێ بیڵە بەرقە بۆتێ 50 دلارە بۆتێ بیڵە ئاو بۆتێ 50 دلارە بۆتێ پوڵە بنزین ئێشێ بدونە سوبسید بەی وەڵکەم بە ئیقتسادە ئازاد جا ئەو وەختە قوزەت هەڵەسێ ئەو وەختە تازە تۆ زێنەگەوی تۆ ئەزانی تۆ ناتوانی 1000 دلار دەربێری لە مانگێکە ناتوانی دەریبێری ئەها هاربوویت بۆ سەرمایە گوزاری خارجی هاربوویت تۆ نەتەزانی ئەوەی کە ئیمڕۆ خەریکی ئەیوەیتە بەرۆ دەلیلی سوبسیدێکە کە پێت ئەدەن و دەوڵەتی ئێرانی زاتی نییە ئەمە لابووە لای بووە باوکە ساحێوی دەرتێت لای بووە هەر ئەم مردمە غەیبووگەی لێ هان ئەدەن بۆیان تێتە خیابان و ئەم مردمە بنیانیان هەڵەتەکێنێت ئیستا وردە وردە گەرەکیانە تێخەن تا کاوران نەزانێت وەلێ خۆ ئێمە ئەزانین و ئێمەش ئەزانین کە ئێوە وەزعتان چۆنە و ئێمەش نایەڵین کە ئێوە بیوەنە بەرۆ هەر بەم ڕاحەتیە تا تۆ ئیستا لە پشتە تەشی جەنازەی عەلی خامنەئی جاسووسێ وەکو موحسنیە ئەژەیی 5 ساڵی تر بخەیتە سەرە قووەی قەزاییە ئیستا تۆ گەرەکتە شۆرای ئەمنیەتە ملی مەجلسە تەعتیلکریاک پزیشکیان و ڕیاسەت جمهوری و قووەی قەزاییە بکەیتە ئەبزارەکانت تێپەڕینت بەرەو سوورەتێکی تر و داهاتووی موقعیەتە بێسزاکانە ئێرانی و زوانە ئەوام جرت نەخۆی تا بێڵم بڕۆی ئەمکانی نییە نایەڵم چۆن من ئەتوانم ئەم کارە بکەم لەبەرەوەی قەڕنە 21ەمە لەبەرەوەی 93 ملیۆن نەفەر جەمعیەت وا لە ناوە جوغرافیایەک بەناوە ئێرانە لەبەر ئەوەی تۆ هەڵشکیاگی هیچ چیرۆکێکی داهاتوود نییە لەبەر ئەوەی کە ئەم وعدانەی لە ژێرە ناوە تەوسعە و دموکراسی ئەیدەی 5 قەران ناژی و هیچ کوێ ناگا لەبەر ئەوەی ئەربابە ئەمریکاییت لە ئەمریکا تووشە کێشەی داخڵیە و ناتوانێت لەگرا تەسلیمە تۆ بوێ تۆ ئێشێ وەکو قەحبە ئارایشە خۆت بکەی قۆناغ و قۆناغ خۆت بگۆڕی من نایڵم تۆ خۆت بگۆڕی من ئێوە گشتتان وەرشکست دەکەم
وادارتان واعترافكم كيا ترون يا بشرا يا شيعان يا إيرانين يا ناسيوناليستن يا قحبي دنيان كاميانا مشتبای خامنەئیش حتا سێ چوار هەفتەی تر ڕووی نەکە نێرنی قسە بکات پەنج قەران ناژیت وەلیە فەقیهیش نەوێت تۆ هەرچی و بکەیتە ئاسینی دیسانەوە پەنج قەران ناژیت توش گوت خوارد لە ژێرە ناوە حکمە کاغەز محسنیە ئەژەی ئەبقاءەکەی تۆ تێڵیتیوە ئەگرام منی وامتیا و من نایاڵم تۆ بیوەیتە بەرەوە پێشەوانەوێ فرمێسک و چڵم و مۆخ قاتی کردنە لە ژێرە جنازەی عەلیە خامنەئی پەنج قەران بۆ من تێرێ ئێوە مەراجع شیعەتان هەنووز کە هەنووزە فتوای قساسە ئامرین و عاملینە قەتڵ عەلیە خامنەئیتان سادر نەکردە نائب ئیمامە زەمان گوی زیایی نەخۆی لەم کەربەلا و نەجەفە وەکو ئەحمەق کەویتە شوێنی ها پەنج قەران ناژی وە گیانە خۆت نەمشەمش و مۆخەمۆخە پشتە سەری پەنج قەران ئەژی نەمەراجع تێ هەڵدریاگە شیعەت نە حەپە حەپە شیعەت پەنج قەرانەژی وە گیانە خۆتان هیچ کردیتێکتان نەماگە تا هەشتە وەحشیە خوێڕیەکەت لە عێراق و وا نەیتوانی یەک جنازەی ئامریکایی بگرێت نەیتوانی تۆ فکر نەکەی بەم تڕە ڕۆژ هەڵاتە نێوە ڕاست دا ئەڕژێنی بۆ ئەربابە یەهودیت فکر نەکەی وە گیانە خۆت پێستانە گرینۆ وردە وردە با بڕۆینە بەرەوە تا بەڵق دانەدانەتان لە قمتانە و بتەقێنمەوە تا ئەم غورە مەرحەلەی ئاخرتانە عەلی زەیدی واقعاً عەلی زەیدی خێلی قارەمانە چۆن قارەمانە عەلی زەیدی عەلی زەیدی مەگەر بژاردەی ئیتارە تەنسیقی نییە ئیستە ئەمە نووری مالکی قارەمانە بنەماڵەی حەکیم قارەمانە قەیس خەزعەلی قارەمانە یا عەلی زەیدی تێ هەڵدریان مەگەر عەلی زەیدی بە واسطەی پارلەمانە ئەمان و ناتکەسە ژوورۆ ئیستە چییە بەناوە نۆستالژیای فاسدە شەخصە قودرەتمەندێ وەکو سەدام حوسێن گەرەکتانە تێ هەڵدریاگێکی لووسکەی وەکو عەلی زەیدی بکەنە نوێنەڕە قانون لە عێراق واقعاً ئێوە خۆتان ئەحمەقن یا خەڵکی و ئەحمەقە زانن و ئەمما ڕووی دەمم لەوانەی وا خۆیان بە ئیلیتە زانن کورە کاکە تۆ بۆ پێت وایە نایەن یەخەی تۆ بگرن تۆ بۆ پێت وایە حەچی خۆت بچوو بکەیت و ئەو هەر لە تۆ قبوڵی ئەکا بۆ پێت وایە ئێژێ لەکوێ باسە خۆتە بیست ئێژێ لەوێ وا باسە خەڵکیانە کرد لەوێ وا باسە خەڵکیانە کرد ئێوە پێتان وایە من تێڵم تاران بە سەڵامەتی عبور بکە لەم وەزعیەتە بعد ئێوە پێتان وایە من تێڵم تۆ لە بەغا ڕاحەت دانیشی کلکە ڕێوی بێری تۆ دەممان و گویا تۆ فرەژیری تو خوا هەڵی ناگرێ پوڵ و پەڵە و پارەیەکی فرەوا لە بەردەستا و خوا هەڵی ناگرێ ئەیوەیتە قۆناغێکی تر نەوانیە وانیە ئێوە دنیایەک لە وەهمتان دروست کردگە وا ئیستە کەسێک نییە حکوومەتەکەتان لێ تەحویل بگرێ حیتەڕێن و حیتەڕانەکەن بۆ خۆتان وەلی من نایڵم ئەمە بڕواتە بەرەوە وە گیانتان نە لە بەغا تێڵم بڕواتە بەرەوە نە لە تاران تێڵم بڕواتە بەرەوە یا ئێوە گۆڕانکاریە واقعی و حەقیقی ئەکەن یا من نایڵم گۆڕی ئەمیشە نەخۆنها ئەو مەردمە کە ئێوە ئەوێنن بێدەنگ بووگە بەشێکی فرەی هەر هەڵوێستی نییە و بەشێکی فرەی ئەترسێت پێی وایە کە نایزانێت کافیە تۆ هەڵە بکەی کە تۆ خەریکی یەک لە دوای یەک هەڵە ئەکەی تۆ خەریکی یەک لە دوای یەک ئشتبا ئەکەی تۆ پێت وایە وەکو کەو خۆت سەرە کردگەسە ژێرە بەور و چون خۆت سەرە کردگەسە ژێرە بەور کەس قمە ناوێنێت کەس نازانێ وەزع قمە تۆ چی شکلیە و گیانە خۆتان بۆتان ناشارێتەوە
وەگیانە خۆتان ئێشێ بکەونە قەحبەیی بۆ ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئێشێ بکەون جا خوای ئەکرد ئەگەینە لەحزەیە قەحبەیە بە ئیاڵەتە متحدەی ئەمریکا تەپدەمە مل سەرتان خۆرتان لە هەوانتان دەرەخەم من لە خۆمە ناتوانم حەبلە بکەمە کەسێک ئەگەر ئینسانە گەورەیە کوێت لە خۆی و ناتوانم من لە خۆی و ناتوانم بێم پەلامارە کەسایەتی گەلێک بدەم من ئیسە سوالەکەم ئاغایە محسەنیە ئەژەی دابێ زەحمەت دەنگ و تەسویرە ئاغای مشتەبای خامنەیی کە تۆ تێڵێتۆ لەسەر ئەو جێگەت ڕووکەی حرام زاسی هەفتەیتر نەیبێژیت خوا هەڵی ناگرێ و شێرپەنجە لێیدا و مرد و لەم گوانە نەخۆی ها چون لەسەر ئەو کورسیە هەڵە دەتەکێنن خراو هەڵ دەتەکێنن تۆ پێدوان نەبێ ئێمە باوەڕمان کرد ئێوە چون مشتەبای خامنەیتان هاوردنیاتانە سەر ئەو کورسی کەس لە بەرامبەریان نەوێسیا مشتەبای خامنەی غەڵەتی کردەکەی تووە بێجای کردەکە تووە تۆ ئیستا مشتەبات هاوردگە ناچاری مشتەبا ڕووکەی یا مشتەبا ڕوو ئەەکەی یا بە مشتەبا دەوڵەتە ئێرانی باتڵ ئەەکەی تۆ یا ناتوانی مشتەبا دابنێ چون 4 ساڵی تر زۆرە مشتەباز فرە ئەوێ چێو ئەکاتە ئاسینت من نایەڵم تۆ مشتەباکەیتە پاپەتە دەسە خوات مشتەبا گوو ئەخوات بۆ تۆ شلی بکات ئێوە نازانن لەگەڵ کیا دەرکەوتگن نە نازان مشتێ چاخان و درۆ و فڵتە فڵتتان کرد ئەیوەنە بەرۆ و بۆتان ئەچێتە بەرۆ اتفاقەوە لە وڵاتە ئێمە ناکەوێت تازە گەمەکە خۆش بووگە تازە واینە سەرەتایی گەمەکە وە گیانە خۆتان لە دەمشقۆ ئێشێ بۆتان بڕۆخێ تاتاران و ئەی ڕۆخێنین حتا ئەڕۆینە بەرۆ زیاتر دەمتان وەکو تەڵەی تەخیاگ ئەتەقێ قنە ڕەشتان دەرئەکەوێ زیاتر خوێڕی بوون و تێ هەڵدریاک بوونتان دەرئەکەوێ زیاتر بۆش و بەتاڵ بوونتان دەرئەکەوێ زیاتر ئیتر هیچتان بۆ قسەکردن نامێنێت و پێتان نامێنێت هیچتان نەماگە دفاعی لێ بکەن و نێستان کە دفاعی لێ بکەن هەرچی شانۆگەریتانە بە هەفتەیە کۆ ئەکرێتەوە هەرچی شانۆگەریتان شانۆگەریەکەی عەلی زەیدی کۆبوو تەواو لە پڕێکە قارەمان لە پڕێکا کوژیاوە کۆی ئەکەینەوە شانۆگەریەکان لە دەوڵەتە ئێرانیتان کۆ ئەوێتۆ یەک لە دوای یەک کۆی ئەکەینەوە خراو گرفتار بووگن لە دەورانە خراوێکا گرفتار بووگن بۆ ئەربابە ئەمریکاییتان یەکشت مهمە کێ ئەتوانێت ئەم جوغرافیا ڕاگرێ کێ ئەتوانێت دەمکوتە ما بەقیە بکات جارێ من بێسن با هەنگەڵە تەکتەکتان بووەڕم ئەو جارە دەرئەکەوێ کێ ئەتوانێ ڕایگرێت کێ ئەتوانێ ڕایگرێت کەواتە لە بەرامبەرە خەڵکێکە کە دەرک و دەریافتێکی لە هیچ ڕەوەندێک نییە ئیستا من مەجبورم بێم ڕەوەندەکان بۆ ئێوە باس بکەم ئەمە هەمان چت بوو وا ساڵە 57 ڕوویدا ئەمە هەمان شتە لە تارانە وا خەریکن لە بەغدا ئەیوەنە بەرۆ لەگرام مهم نییە کە عێراق 50 ملیۆنە ئێران 93 ملیۆنە لەمە مهمە کە تریبوونێک کە بەرامبەر بە ئەم موقعیەت بێسزاکانە دەنگی بەرزە کامە تریبوونە 50,000 تریبونیان بوێت سەدەن شەبەکەی ماهوارییان بوێ 4 تریبون بچووکە ئێمە ناکەن تریبون ئێمە بچووک هەست بەڵام خێری واقعیە تریبون ئێمە بچووک هەست بەڵام یەکجار زۆری فرەس تریبون ئێمە بچووک هەست بەڵام تەنیا بەرهەمهێنەرە ئەقڵ و محتەوا و تەزاد و واقعیە سیاسیە هەر کەسێک لە پێگەی دەسەڵاتاوێ سەروەتمەندوێ پوڵداروێ ناچارە خۆی بدات لە تریبونە ئێمە تا حاڵی بوێت خەریکە چی لێ خۆمێت تا بزانێت
سروەتەکەی میراتەکەی چۆن حفز کات سوحا لەسەر چی سەرمایە گوزاری بکات تاران وا لە هەرۆڵترین دەورانە مێژووی مەعاسر خۆیە بە حەیاتی ناگیرسێتەوە و من نایەڵم بگیرسێتەوە من نایەڵم بگیرسێتەوە عێراق وا لە ژێرە گۆڕانکاریە ناوچەئی وە گۆڕانکاریە تارانە عێراق بەستگی بە تاران هەست پەتە تاران وا لە دەسە منە پەتە عێراقیش وا لە دەسە منە احتیاجیشم بە زۆر و بۆرە خیابان نییە احتیاجیشم بە خەڵکە زۆر و بۆرە خیابان نییە لەگرا یەک چیت مەوجودە یا تیت لە داڕشتنەوەی داهاتوو یارمەتیم ئەدەی یا من ئەیڕۆخێنم لە گشتتانیا ڕۆخێنم ئیتر با بە ڕۆخاوی بمێنیت لەگرا تۆ مشارەکەتە خەڵکت بۆ یەگەرەکە کە دای ڕژێنی تۆ ئەنا من بە تەنهایی خۆم ئەیڕۆخێنم و ئەیڕۆخێنم جا ئەمە تۆی کە بۆ داڕشتنەوە تێی جێگەی خۆت دەرئەخەی و مەنفعەتە تۆی واتیە مەنفعەتە منی تیانە چون ئیمکانی نییە من بێڵم دەوڵەتە ئێرانیە کە بە ئەگرا کێشاندگمە یاڵاتە متحدەی ئەمریکایە کە بە ئەگرا کێشاندگمە جارێکی تر و بارێکی تر بتوانێت مستەقەڕ بوێت ئیمکانی نییە تەمامە دیبێتەکانە ساڵانە ڕابردوویە من مەوجودە تەمامە ئەوەی کە تا ئیستە وتم هاوردمە دی لەمە و بە بەعدیش تێرمیە دی ئای موحسنیە ئەژەی باوک ساحێوە خۆتتگا ئەم ساڵە موحسنە ئەژەی لەبیرتان نەچێت کەسێک کە لە لەحزەیە ئەوەڵت جەنگا خۆی خستە ڕەدیفە ئەوەڵت جەنگ باوکی ئەگێن ئەوەڵین گولەکان ئەخوات و تۆی قێزەونە ئەمنیەتی جاسووس قرارە جنایەتت پێ بکەن و بعدەن کەلەی سەرە ئەقرتێنن کاورەی بەچکە دەهاتی فاسد جاسووس خۆت و خانەوادەی حیزت پێتوانە بێ ئێمە ئاگادار نین سەبریشمان فرەست تەحەموڵیشمان فرەست دانە بە دانەتان وە دەسە خۆم چاڵتانەکەم ئەها عەلی خامنەی و سەردارەکانە سپام وە دەسە خۆتاندا چاڵیان کەن ئەو جار نۆبەی دانە دانەتان تێ قەشەنگ و پلتۆک دانە دانەتان خەم من بازیە سیاسی خاسەزانم پارادایم شیفتە 57 خاسەزانم مەهدی بازرگان کووە ئیبراهیم یەزدی کووە کەریمە سەنجابی کووە ئەبولحەسەن بەنی سەدر کووە سادق قوتبزادە کووە محەممەدە هاشمی کووە ڕەجائی و باهونەر کووان ئایەتوڵا بەهشتی کووە ئایەتوڵا باهونەر کووە ئایەتوڵا متەهەری کووە ئایەتوڵا مفەتەح کووە حزب تودەیە ئێران کووە چریکایە فەداییە ئەقەلیەت و ئەکسەریەت کووە سازمانە پەیکار کووە ئتحادیە سەربەداران و کۆمونیست کووە کووە نەمانە چیان پێهات گشتیان ساڵە 22 بەهمەنە 57 سەریان دەرهاوت مجاهدینە خەلق کووە ئەمووی کووە ئەحسانە تەبەری کووە چیان پێهات ئەژەی قاڵی بافەحیز گوێدوا پێ خەیلی خەریکن کلکتەکانە دەن سەریع خۆتان بکەن و ڕجل لە سیاسیە ئێران لە بیرتان نەچێ قوتبزادەیش وایە کردەها لێودا بە جورمە تەوتەعە عەلەی خومەینی گرتیان و عەیدامیان کرد ئەبولحەسەن بەنی سەدر خومەینی لە پشتاو ئەبولحەسەن بەنی سەدر خومەینی لە پشتاو بەهشتی ژێرە پێی کێشاوە خستی تۆ ئیستە لە مەراسمە تەتڤینە خامنەئی ئایات و قورعانە تەشەردار لێ ئەدەی بۆ نەوەکانە خومەینی بۆ وڵاتانە عەرەبی تۆ هەنگەڵ بڕیاگت دەسەڵاتە دەوڵەتە ئێرانی تۆ مشتێک کاوڵیزادەی دەوڵەتە ئێرانی چی ئەەکەی بەم گشتە زەخم و زام و بحرانە چی ئەەکەی
تاکو ئەیوەیتە بەرەو چۆنتەکە ئەمریکا ڕێ ئەکەوی ساختارە تەراشێکە لێی ئەدەی چ شکلیە ئێرانە دموکراتیکە سەکولار ولاية فقيه خسياغ تاجدار چه شكلي وایە پێکەیتە لە پشت کامە وعدە عزویەتە لە سازمانە تجارەتە جەهانی باقە دۆلار تێری تەقسیمیەکەی بەناو خەڵکە ئێرانە ڕۆژهەڵاتە ناوەڕاستەکەیتە شاپینگ سنتر مۆڵ چی پێەکەی کە بە نەزەرت تۆ لەم وەزعیەتە شەکەنەندە تۆ عبور ئەەکەی تحت ناوە گەلەکۆمەی قۆمپۆزیسیۆنە ئێرانی ئێوە زاتتان نییە لەم مەرحەلە بە هیچ ئۆپۆزیسیۆنە هیچ کردی تێ بدەن چون مەرحەلەیە شەکەنەندەست بە هەر چهرەیەک کردیت بدەن ئەم دەموچاوە ئیمکانی هەست تووشی کێشەتان بکات لەزا ناتوانن بیدەن هەر دەموچاوێ خۆی زلکە وەدار ئەکەونە گیانی لێبەن ودار ئەکەونە گیانی دەری نەخەن کاکە لەم لایڤە گەرەکتانە قسە بکەن ئەگەر گەرەکتانە لەم لایڤە قسە بکەن دەست بە هەنێرن فەرموون هەر کەسێک گەرە کێسی سەبارەت بە دۆخە عێراق و هەرێم قسە بکات کاک بابان فەرموو ئەگەر گەرەکتە تەشریف فێریتە ناو لایڤ کاکێ مان سڵاو عەرز دەکەم سەڵام کاکە گیان تۆ تەسویرەکەت ڕەشە کارەباتان نییە بەرەوەڵا کارەبامان هەیە کاکێ ئێستا کارەبامان 24 ساعاتیە لەخوا بزیادێ زۆر سپاس دەکەم نازانم تاریکی بە مۆبایل هاتووم و من تەسویری جەنابتانە بینم جا نازانم جەناب تەسویری منە بینی چکە من دوێنێ شەوێژ ئەزمونێکی وام کرد لە ڕێگەی مۆبایلەوە بەڵام وێنەی یەکێکمان دیار نامە حەزەکەی بە کۆمپیوتەری شتاقی یەکەمەوە بەس من ئێستا بە جیازی مۆبایلەکەم لەسەر خەتم ئێمە من تەسویرت نابینم کەسانێک کە ئەگەر تەسویرت ئەبینن بنووسن کە ئەیبینن ئەگەر ناتوانانی تەشریف بۆی بە لەپتاپەکە تەشریف فێری پێم خۆشە دەبووچاوە کەسێک کە قسە ئەکا بیبینم کاک بێگومان حەقی خۆتە کاک پێمان زۆر سوپاسە دەکەم کاتە من هەوڵێک کە دەم بە لاپتۆپەکە سوپاسی شەکەم لەوانەیە کە یەکێک ئەگەر گوێی لێمان بوو پێمان بڵێ من دەرەچم و دووبارە بە لاپتۆپەکە ڕکەستەنێرمەوە ئۆکێ چاوەڕۆدەم مەمنون مەمنون بۆ لەتفتان خۆ خراپ نییە لەم سەروبەندە هەر کەسێک پێی وایە کە ئەتوانێت معلوماتێکی تر ئەزافە بکات کۆمەڵێک پرسیار بوو ڕژێنێت تۆ تەشریف لێرێت ئێمە لە سەروبەندە حەساسێک داین هەبوو تەسویر هەبوو کە من نەمبوو متاسفانە من نەمبوو کاک پەیمان من چوم لەسەر لاپتۆپیش سێرم کرد ئەو ئۆپشنەم نەبوو اینجا نازان من نەمدۆزیەوە کە هیوادارم ئێستا کێشەکە چارەسەر بوو بێ من ئێوە نابینم ظاهرەن خەڵک هەتمان ئەبینێت بەڵام بە زوومە شەدید و یانەی سەر یەکسەرە دووربینەکە هات کەسە ناوە دەموچاومان
باشە من ئێستا تۆزێک دووری ئەخەمەوە هیوادارم گونجاوتر بێ. بەڵێ هیچ جەنابەت لای من وایە، یعنی بەس من پێشەوەی سەیری لایڤەکەمە کرد هیچ مشکلەیەکی نەبوو. من ئەوەندەی کە ئاکرێت دووربینەکە دوورەخەمەوە ئەگەر دەنگەکە باش بێ من دەست بە قسەکان مەکەم و هەوڵ دەدەم زۆریش کاتان نەگرم. نافەرمونون من تەسویرتان ناوێنم بەڵام خەڵکی بینێت مهم نییە فەرمونون ئێوە بەردەوام بن. کاک پەیمان سەرەتا زۆر زۆر سوپاس دەکەم، زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە دەرفەتت پێدام لێرە بەشداری ناو ئەو پرسیارانە و ناو ئەو گفتوگۆ جدیانە بکەم و ساڵەهای ساڵە جەنابەت لە ڕێی کەناڵەکەی خۆتەوە لە یوتیوب لێرە و لە ڕێی ئەو مەتنەی کە وەکو ئاخێزی کوردەوارداتان ڕشتۆ بڵاوتان کردوێتەوە بەداخۆم نێکێکم لە بەردەنگە نوێیەکانتان لە با بڵێن لە هەرێمی کوردستان کە ئەگەر ساڵانی پێشوو ئێمە خەڵکێکی جدی لەم کایەیە وەکو جەنابتان بە فراوانی نەک تەنیا لە گۆشەیەکی دیاریکراوی خۆیەوە یا شارەکەیەوە یا هەرێمەکەیەوە بە فراوانی لەسەر دنیای کوردەوار قسەی بکردایە بێگومان دیدی ئێمەمانان فراوانترە بوو. من بۆ خۆم لەو کاتەوەی کە بەردەنگی بەڕێستانم بەردەوام سوودم وەرگرتووە فێریشتی تازە بووم و دنیای ترم بۆ کراوەتەوە لەسەر ئەو کارانەی کردومە بۆ ئەو بەڕێزانەی کە لە ناو لایڤەکەیان زۆر خێرا لە ماوەی دقەیەکا کە من خۆم بناسێنم بێگومان بینەریەوە لە زۆر شوێنی دنیا هەن. من ناوم بابانە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کارەکەم جارێکە لە لایڤەکانی بەڕێستانە وەکو کۆمنت نووسینوانە بەشداریم کردووە 20 ساڵێکە لە کایی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ماوەیەکیش لە ناو میدیا ئەزمموی کارکردنم کردووە. هەڵبەت بەو مەسیرەیە حیزبیش بووین بەش بە حاڵی خۆمان کە لە شاری سلێمانین و لە خێزانێکا کە کاریان سیاسی بووە، بەڵام ئەتوان بڵێم لە 2006 تری ئێمە کایەکەمان گۆڕی بۆ شوێنێکی کە و ئەوەندەی کە من بتوانم تەحلیلی بکەم یا بتوانم زانیاری لەگەڵ بەڕێستانە هەڵ و گۆڕ بکەم بۆی لە ڕێی تەحلیلی ئێوە ئێمە گۆشەیەکەمان بۆ بکرێتەوە ئەوە لە دۆخی خۆمان تێبگەین. لە ڕاستیە ئەم دۆخی ئێستای عێراق ئەوەندەی من متابعەم کرد لەو و پێ ئەنێتە هەفتەی دوو هەمەوە ڕوویدا دۆخێکە کە ئێمە ئەتوانین لە گۆشەی جیاوازەوە بکەین. لەو کاتەوەی کە عێراقی تەوافق دروست بووە یاخود با بڵێن عێراقی نوێی لەسەر هەر سێ چەمکی تەوافق و تەوازن و تەفاهم دروست بووە، ڕۆژ بە ڕۆژ دۆخی خەڵک بەگشتی وەک ئەوەی کە خەڵک ئەگەر پێویستی بەوە بوو بێ نظامی پێشووی حکوومەت یا نظامی پێشووی بەعسی و عێراقی بگۆڕێ هەڵبەت کۆمەڵێک پێویستی هەبووە. ئەبێ ئێستا ئێمە پرسیارێک لە خۆمان بکەین چ خەڵکی عێراق چ خەڵکی هەرێمی کوردستان کە ئایا ئێمە ئەو پێویستیانەی کە لە پێش 2003 و بە تایبەتی ژێمە پێش ڕاپەڕین باوانی ئێمە کە سوکاری ئێمە خەباتیان بۆ کرد کام پێویستیە بوو وەسەری لەکوێوە دەرهێنا. چونکە ئێمە ئێستا شایەدی ئەوەین لە ناو شارەکانی خۆمانە زۆربەی کات ڕەحمەتە چێ بۆ سەدام حوسێن، ئەو ڕەحمەتانی کە بۆیە چێ بۆ ئەو خەدەماتە بوو بۆ ئەو تا ڕادەیەک عەدالەتە کۆمەڵایەتیە بوو کە بۆ خەڵکی جێبەجێ کردبوو لە عێراقا. تەنانەت وەکو نوکتە ئەڵێن ئەو خەڵکیشی بە یەکسانیە کوشت لە بینی شیعە و سوننە و کوردە و لە بینی هەردوو پێکاتەی سوننە و ینی لە بینی کورد و عەرەب تورکمان کرد ئاشور واتە هەموو پێکاتە نەتەوەی و ئاینیەکانی بە یەکسانیە کوشت هەرچی دژی وایە، بەڵام بە یەکسانیش خەدەماتی بە هەموویەدا. بەڵام ئێمە هێواش هێواش لە دوای 2003ەوە و بیزاتیش بۆ هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە کەوتینە ناو دۆخێکەوە کەوا بە هەزاران خەڵکی ئەم وڵاتە ئێرەی چۆڵ کرد چکەوتیان ئێمە ڕاپەڕینمان بۆ ئەمە نەکرد، ئێمە حیزبایەتی و خۆمان بۆ ئەمە زمونە بە کوشت نەدا و دوو خێزان دەستیان بەسەر خێر و بێری هەرێمی کوردستانە کرد و دوو خێزان ئەوەی کە خەڵک ڕەنجی بۆ دابوو ئەتوانین بڵێن نەکەر لە سەراستی هەرێمی کوردستان ئەم چەمکەم لە جەنابتان قەرز کردووە وا لە ناو دیتەکانی ڕابردووە تێگەیشتم ئێمە نەڵێین ڕۆژهەڵاتی کوردستانیان نەڵێین باکووری کوردستانیان نەڵێین باشوور و بە ڕۆژاوای کوردستان چونکە بەڕاستی ئێمە کوردستانێکمان نییە ڕووی سیاسیەوە هەتاوەکو ئەوە باکوور و باشوور و ڕۆژهەڵاتەکەی بێ لە ڕووی جوغرافیاشەوە کە بۆ من ێجگار چەمکێکی تازەیە ناکرێ ئێمە ئەوەندە کوردستانمان بچووک گرت بێ
و ئەو جوگرافیایی کە دامان نابێ دیسان لە باوەشی دوو دەوڵەتی ئێرانی و تورکیا بێ. بۆیە من لە جەنابتەوە ئەمە بەکارهێنم کە کوردستانی بندستی ئێران و بندستی تورکیا و هەموو کورد لە هەموو دنیا خەباتی کرد کەوا ئەگەر زروفێکی مێژوویش هاتە پێشەوە یارمەتی ئێمەیدا لە هەرێمی کوردستان یا لە کوردەواری بندستی عێراقا ئێمە بتوانین کارێک بکەین کە هەم کورد لە دنیای وەکو پەناو پێگەیەک وا بێ بۆی، هەم بتوانی نزمونێکی تیابەری نەبەرەوە لە ناوخۆش و لە دەرەوەش ڕوومان بێ بڵین ئێمە بەم شێوازە حکومداریەکەین. ئێوە لە هەمومان باشتر دەزانن کە نەک مۆفەق نەبووین بەڵکو بە ئەندازێکی کارە ساتبار هاتووینەتە دواوە. لە دوای 2003ەوە پارەیەکی زۆر زۆر ڕژایە هەرێمی کوردستان بینیمان چۆن هەرێمی کوردستان ئاوادان کراوەتەوە، سەرخان و ژێرخانەکەی چۆنە. بەڵام ئەلم کاتێ من بەڕێستان بۆ بەڕێستانی باسەکەم، ئێمە کەمترین کەرتی تەندروستیمان لە هەرێمی کوردستانە ماوە و 2 حەپی پەراسی تۆڵ، زۆر نا 2 حەپی پەراسی تۆڵ بە خەڵک بەبێ بەرامبەر. تەواوی کەرتی تەندروستی، تەواوی خەدەماتی تەندروستی لە هەرێمی کوردستان دراوە بە کەرتی تایبەت. تەواوی قوتابخانەیەک وا بە کەڵک بێ، نەوەی ئایندە تیا پەروەردە بن، مامۆستا تیا سەرحاڵ بێت، تیا موچۆر بگرێت، تیا دەوام بکە، دراوە بە کەرتی تایبەت. تەواوی ژێرخان و سەرخانی ئەم وڵاتە لە ڕێنماییەکانی بانکی دەولیەوانێ بە شێوەیەک دابەشکراوە کە هەمووی خەسخەسە بێ بەو کارە با 24 سەعاتی کە ئێستاش هەمانە. وا من ئێستا لە ناو لایڤەکە گوێم لەوە بوو کە جەنابە دەتفەرموو داهاتووی ئێران ئەگەر ئەم نظامی خزمەتگوزاریە و ئەوەی کە بە درێژی باستان کرد بچێتە کوێوە لە کوێ سەردەرەهێنێ، ئێمە ئێستا خەڵک کارەباکەی بە شێوەیەکە ئەوەندە گرانە ناتوانێت بەکاری بێنێ، لە بەکارنەهێنانە ئێستا بەشەکات و شکور لێشێنێرین بۆ عێراقی فرۆشین، چکە خەڵکی ناوخۆ ناوێرێ بەکاری بێنێ. ئەگەر بەکاری بێنێ ئەو معاشە زۆری کە وەریەگرێ ئەبێ ڕوعێکی بڕوا بۆ کارەباکەی. لەبەرەوە کە هیوادارم هێنابێتم چیرۆکەکە یا باسەکەم ڕفتێکی بەیەکەوە هەبێ، ئێمە گەیشتینە شوێنێ کە شانۆگەری عەلی زەیدی بەسەرا هات، چونکە ئێمە شایەدین مستەفا کازمی هادووتی من دزی سەردەم کەشف کردووە لە ناو مرکەزی ئەمنیەتی عێراقەوە هاتە دەرێ. ئەو چەپڵە ڕێزانی کە ئێستا بۆ عەلی زەیدی لێدرێ بۆ مستەفا کازمیش لێدرا وەکو کەسێکی بە قووەتی ئەمنی ئۆکەی ئەمریکەکانی لەگەڵایە، خەمتان نەبێ عێراق نەجاتەیە. ئێستا کێمەوە قسەی تیاکەین ئێشتا سکاڵایە لەسەر مستەفا کازمی هەیە لە دادگاکانی عێراقا. یعنی دوای تەواوبوونی دەورەکەی ڕەسەن هێنایانە بەردەم مەحکەمە وتیان تۆ دزی و گەندەڵی و مەکتەبەکەت فەسادەتی کردو و پارەی زۆری لە خەڵک وەرگرتووە. محەممەد شیع سوودانیمان هێنابوو بەسەر وەزیران بە کورسی و نیوێکەوە، ئەڵێن 2 کورسی تەواویش نەبووە، واتوانی سەروەت و سامانی عێراق بە شقڵێ بەکاربێنێ. لە ئینتیخاباتی ئەم جارەیە بوو بە خاوەنی زۆرترین کورسی پەرلەمانی، توانی لە هەموو ئەو حزب و یاریزانە قەدیمیانەی عێراق بەرێتەوە و دەوڵەتی قوڵیان لەناو عێراقا هەیە، یەکێکی وەکو مالکی و یەکێکی وەکو ماڵی حکیم و وادام و دەستگای زۆریان بەدەستەوەیە. ئێستا لەسەری ئەم عەلی زەیدیەیە ئێمە ئەوەندەی فێر بوو بێتین لە مێژوو، ئەوەندەی فێر بوو بێتین لەو هەموو نخبە و ئیلیتەی چ لە ناوەوەی هەرێمی کوردستان چ وەکو بەڕێستان لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە دوورە وڵاتەوە ساڵانێکی زۆرە قسە ئەکەن، پرسیارە و ژێنن، نووسین ئەکەن کە ئەگەر توانی بێتی هەندێک پرسیارمان بۆ دروستکە ئەوەیە کە ئێمە ئیتر جیای بکەینەوە محارەبەکردنی فەساد چۆنە بێ. ئاخر ئەمە بیدایەتی یا سوئالە ئەووەڵیەکانی هەر نظامێکی حکومڕانیە. وا ئێستا کە جەنابەت فەرمووت ئەم پیاوە کاندیدی کێیە؟ عەلی زەیدی کاندیدی ئیتاری تەنسیقیە، عەلی زەیدی خۆی کوڕی گەندەڵیە، عەلی زەیدی خۆی ساڵی 2019 موسسە بانکی کە بەڕێوەی بردووە بلاک لیست کراوە. بۆیە پێم خۆش بوو ئەم بەشداریە بکەم و چیرۆکێکی کۆتاییش هەبێ کە ئێمە لەگەڵ چەند هاوڕێیەکە کە لە کڵاپاوز گوێ لە کڵاپی جۆرا و جۆرەگرین و زۆر جاریش دێنە کڵاپەکانی بەڕێستان لە دەفتەری دەوران لەوێ بەشداری و گوێگرتنمان هەیە، بەتایبەت زۆرتر گوێگرتنمان هەیە، چکە زۆر جار کڵاپەکان
زۆرتر بە فارسیە لە بەرەوەی دیارە ئاڕاستەی باڵێن ئێرانە لە بەرەوەی خەلەلی ئینتەرنێت هەیە و ڕەنگە کڵاپاوس بەردەستتر بێ، بەڵام ئێمە چەند هاوڕێیەک بیرمان لەوە کردەوە چالاکیەک دروستکەین و من لە فەیسبوکەکەی خۆم نووسیم ناڕزایەتی دەرەبڕم لە کاتێکا من لەگەڵ سێ ڕێکخراوەی جیاوازی کۆمەڵگەی مەدەنی کارەکەم ویستم تاقیکردنەوەیەک ئیمتیحانێکی کۆمەڵگەی مەدەنی خۆمان و شارەکەی خۆم بکەم. وا شاری سلێمانی تاریخێکی زۆری هەیە لە ناڕزایەتی نیشاندان لە پێشبوون، تاریخێکی درێژی هەیە لە سەرکەشی و شێخ ڕەزای تاڵەبانی شایەدی بۆ داڵێ لە بیرم دێ سلێمانی کە دارولمولکی بابان بوو نەمەحکومی عەجەم نەسوخرەکێشی هالی عوسمان بوو. ئێمەش ویستمان میراتی ئەم شارە هەڵگرینەوە و ویستمان ڕۆڵ کۆمەڵگەی مەدەنی خۆمان لە دەرەوەی ڕێخستن و گروپ و تەکلیفکردن و بە ئەرگزانینی ژمارە و هاوڕەکانی خۆمان کە ڕەنگە لە هەر یەکێک لەو دەستگایانەیە دەیان هاوڕێمان هەبێ بانگەوازێکمان کورتمانێ ماچین بۆ سەکۆی ئازادی. معلومی جەنابتانە سەکۆی ئازادی لە دوای کردنەوەی پارکی ئازادی لە شاری سلێمانی مام جەلال وتی ئەمە ئەو سەکۆیەیە کە هەموو کەس بۆی هەیە بێ لێرە قسە بکە و ئەرکی ئاسایش و دام و دەستگاکانی شە حیمایەتیان لێ بکەن بەبێ ئەوەی کەس ڕێگریان لێ بکرێت. خەڵکی سلێمانی ئاگادارە ئەمە هەتاوەکو چەند جێبەجێ کراوە، بەڵام من وەکو خۆم لە فەیسبوکەکەی خۆم بانگەشتێکم بڵاو کردەوە سێ چوار هاوڕێ و دۆست ئەندامانی خێزانەکەم بڕیارماندا بچین. ئێمە ویستمان بچین لەوێ بەیانێک بخوێنینەوە کە ئەگەر جەناب پێویست زانی یا بەرچاو نەکەوتبوو ئەتوانین لێرە مەتنەکە هەمووی کورتە زۆر درێژ نییە یا هەندێک بەشی لەگەڵەوە بەش بکەین و داوامان لە میدیاکان کرد. تەبیعی ئێمە چۆن داوامان لە میدیاکان کرد؟ من لە فەیسبوکەکەی خۆمەوە داوام لە میدیاکان نەکرد، بەڵکو ئێمە گروپێکی پەیامنێرانمان هەیە بە حکمی کاروبارەکانمان لەگەڵ میدیا ئاگاداری نامەکەمان بۆ دانان و من تەکیدم کردەوە لە هاوڕێکانم کاک پەیمان شتێکت فەرموو من نەمزانی ئەگەر لەگەڵ منت بێ مایکەکەت بەستراوە. نەخێر کاکە گیان بەردەوام بە من خەریکم پیشانە مەدەن کە دەم و چاوم فقط چاوم دیارە و توێڵم دیارە قەیناکە مهم نییە فەیسبوک واسە و کارێکیشی پێ ناکرێت جنابەت بەردەوام بە مهم نییە. بەڵێ باش. بۆیە ئێمە دوایەوەی کە دڵنیا بووینەوە میدیا بانگەشتەکەی پێگەیشتووە، دوایەوەی کە دڵنیا بووینەوە با بڵێن 24 سەعاتێکیش بەسەر بانگەشەکەی ڕۆشتووە، من تەلەفۆنم لە ئاسایشەوە بۆ هات کە کاکە تۆم کاروبارە جێبەجێیەکەی تۆی بەڵێ منم بۆچی جێبەجێیەکەی ئاڕائێکم هەیە و ڕێیکی شخصیم هەیە ئەچم لە مەیدانی ئازادی لە شوێنی گفتوگۆ و شوێنی مناقەشەی سلێمانی باسی یەکەم. تەواو ئەمتیاندەی زۆر باشە ئێمە کارمەندە نێرین بۆ حیمایەتیکردن لە کارەکەتان و پارێزگاریتان دەی باشە هەڵتانەوە بێ و چوین ئەو دروشم و وێنە و بابەتانەی بە پێویستمان زانی بوو لەگەڵ خۆمانمان برد و هاوڕێیەکیشمان وە ئیدەیەکی گرنگی هەبوو باسی بکە لەوێ و تەرحی بکە هێنانی بزنێک بوو بۆی ئێمە بتوانین لە ڕێگەی ئەو بزنەوە چیرۆکێک بگەێنین کە بارها لای جەنابەت لە ناو کڵاپەکان بیست بوومان و سەیریشمان کرد مێژوویەکی دوور و درێژ لەم سەرزەمینە خەڵک قۆچی قوربانی یا بزنی قوربانی هەبووە. بەلامانەوە زۆر گرنگ بوو ئێمە چالاکیەکەی ئەم جارەمان لە دەرەوەی هۆڵەکان و کۆنفرانسە گەورەکان و لە دەرەوەی ئەوەی کە بڕیارە بە ئێمە جێبەجێ بکرێ خۆمان جێبەجێمان کرد. بزنێکی نێری جوانی کوردیمان برد بە ناوی ئەو 15 کەسەوەی وا ئۆباڵی هەموو گەندەڵی عێراقیان لەسەر شانە، بە ناوی ئەو 15 کەسەوەی وانە لە ئەنجومەنی نوێنەران کەس جورئەتەکە بپرسێ کاکەیان وەرگرتنەوەی حەسانە لە پەرلەمانتار و بردنیان بۆ دادگا ڕێنشێنی هەیە. ئەم ڕەفیقانەی ئێمە لە 300 و ئەوەندە پەرلەمانتار تەنیا ئەم 15 پەرلەمانتارە پەیوەندیان هەبوو لەگەڵ بریکاری وەزارەتی نەوت و لەگەڵ ئەحزابەکان لە کاتێکا کاک پەیمان نازان بە دوواداچوونەکانی جەنابتانەوەی نیشان داوایانە ئەم پەرلەمانتارانە لە هەرە توندەکان بوون واتە لەو خیتابێک کە هەیە بۆ لە شەقامی عێراقیە خەڵکێکی توند بوون، خەڵکێکی دژەگەندەڵ بوون.
ئێمە هەتاوەکو ئێستا منۆک خۆم پرسیارم هەیە ینی بۆ من جیاوازەکە ئەمەیە جارێکی کە چەپڵە لێ نادەمەوە بۆ هیچ وردەکاریەک هەتاوەکو ئەو مەسیرەی مێژوو فێری کردوین بەڵگەکان لەکوێن کێ لە پشتم گەندەڵیەوەیە کام سەری گەورە ڕێگەی داوە حکوومەتێک بە کاملی بکەوێتە خزمەتی کۆمەڵێک کەس و شەخصەوە و پارەیەکی زۆر بچێتە ناو ئەو کارەوە بۆیە ئێمە ڕێکەوتین بە هەمومان لە شارێکی نزیک بە 900,000 کەسیە لە شارێکا کە ڕەنگە سەر و بەاحتیمالەن سەر و 100 میدیای گەورە و میدیای بچووک و پەیجی لێبێ کە چوین تەنها 2 مای کاتبوون ئەوژ یەکێکیان هێشتا نەگەیشت بۆ شوێنەکەی ئێمە یەکێکیان گەیشت بوو کە ئەگەر ناوەکەی هەڵە نەکەم نازان بۆ ناوەکەیم بۆ لە بەرناکەی کۆباس تەنیا کۆباس هاتە بوو من کە پرسیاریان لێ کردم پامێرەکە تێگەیشتم ئەویش بە هەڵە هاتووە ئەبەرەوە پێی وابوو ئێمە لەوێین بۆ ئەوەی دەستخۆشانە لە عەلی زەیدی بکەین کە تێگەیشت ئێمە پرسیارمان هەیە نە دەستخۆشانەمان هەیە نە بەرتێگرتنمان هەیە ئێمە پرسیارمان هەیە جەنابی عەلی زەیدی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەخێر بێی ئێوە چۆن ئەم پرۆسەیەتان تێی کردو خۆ ئەگەر دەرفەتە بێ کاک پێمان بەباشی بزانم حەزەکەم بەیانەکە کورتە بەرچاوتان نەکەوت بێت چکەمە دوێنێ زۆر بڵاومان کردوتەوە بۆتان بخێنەوە هەڵا پێ خۆشحاڵە بن دەست خۆش بێ کورتە گزارشێکی هەم دڵخۆشکەر بوو هەم جێگەی سرنج و قسەکردن لەسەری فەرموو من میکرۆفۆنەکەم بەسکە ئێوە فەرموون سپاسی لوتفتانەکەم ئێمە ئاها بەیانەکەمان دەست پێەکە لە 23 ساڵەی حجازی کۆن و 23 ساڵەی عێراقی نوێ مەودایەک لە گۆڕینی جیهانەوە بۆ داڕمانی میلەت 14 سەدە لەمەوبەر تەنها لە 23 ساڵە ئیرادەی مرۆڤێک و یاوەرانی سیمای مێژویان گۆڕی کەچی پاش 23 ساڵە تاقیکردنەوەی عێراقی نوێ سەرڕای هەژمونی گەورەترین فریادڕەسی مادی و معنەوی سەردەم هێشتا لە نێوان وەهمی ئازادی و خەونی نەتەوە سازیدا سەرگەردانین نەک هەر نەبووینە میلەت بەڵکو خودی ئەو دامەزراوانە دەبوو کۆڵەکەی میلەت سازی بن بوونەتە هۆکاری پەرتەوازایی و ڕێگری لە بەردەم ئەم خەونەدا خەڵکی ئازیزی هاوبەش لە دینار و نەوت و نەفرەت نەوەکانی بەرهەمی تەفاهم و تەوازن و تەوافق وا لە کەرتکردنی دەسەڵات لە نێوان تاقم فرقە حزب و عەشیرەتە شکور متەفاهمن لە ڕاوڕوت و دەستی بیانی لە پشتبوون شکور متەوازنن لە بەسۆزانی کردنی چەمکی دایکی نیشتیمانە متەوافقن بەم دەرکەوتنم نایەمە ناوکایی خەنەبەندانی دژە گەندەڵیتان و نابمە بەشێک لە نینۆک سورکردنی ئەو نمایشە ساختەیە ناشێڵم چەمکی گەندەڵی ببێتە ئەو ناسنامە کۆیەی کە شوناسی تاکایەتیمانی تێدا بپوێتەوە و هەمومان لە ژێر ناوی ئێمە کۆبکاتەوە جا چوەک دژبەر بن یان لایەنگر من دەمەوێت چارەنووسی خۆم لە کەشێکی ئازادی مەدەنیەوە بنووسمەوە نەک ببمە چەپڵە لێدەری ئەو قەدەرەی لە ژوورە داخراوەکانی ڕێکەوتنە دەتاشرێت ئەم شانۆگەریە بریقەدارەی دژە گەندەڵی پێشەوەی بۆنی چاکسازی لێبێ بۆنی ئەندازیاری دەسەڵاتی لێدێ ئەم گرتن و توندکردنە هەڵبژێردراوانەیە خوڵقاندنی ترس و تۆقاندنە نەک بەخشینی بوێری بۆ ڕووبەڕووبوونەوە لە مەیدانی مەدەنیەتدا من نابمە بینەری بێ هەڵوێستی ئەم دەستا و دەستکردنەی دەسەڵات کە دەمامکی چاکسازی پۆشیوە دژایەتی ڕاستەقینەی فەساد لە ڕێگەی شەفافیەت دامەزراوەی ڕەشید میدیا و ڕێکخراوی خاوەن ئەخلاقی پرۆفیشناڵەوە بێ نەک بە پاکتاوی سیاسی بنەڕەتی ئەم سیستمە ڕێنتێرە هەموو شتێک
هەموو شتێک بەبێ ئیسلاحی بنەڕەتی ئەم سیستمە ڕێنتیێرە هەموو شتێک تەنیا سیاسەتبازی و فرەودانی شەقامە. گەورەترین گەندەڵیش ئەوەیە لە عێراقی فیدراڵیە هەوڵ بدرێ بە پۆپۆلیزمی پاوان خواست عەلی زەیدی مکیاژی سەدام حوسێنی بۆ بکرێ. لەگەڵ بزنەنێریە بەناو لۆگۆوە پێمان وابوو پەیامێکی جددیە و ئێمە گەیانمان و نزیکەی سەعاتێکمان پێچوو و حەزم کرد ئەمە تەبعاً ئێمە بە عەرەبیش هاوڕێیەکمان نووسیەوە و لەوێش خوێندیەوە بە کوردی و بە عەرەبی. ئێمە سێ چوار کەسە وەکو تاک جێپەنجەی خۆمان بخەینە سەرە و چالاکیە و ئەمشەو لە خزمەتی جەنابیشتانە باسی بکەم ئەگەر پرسیارێک ڕوونکردنەوەیەکیش هەبێ بتوانم زۆرتر تەوزیحی بدەم لە خزمەتانە. خب کاکە تەشریفی بردە دەرەوە کاک شابان. ئەلبەتە من ئەو مژدەیەت پێ بدەم کە من بە دەلیلە ئەوەی کە لەسەر گفتوگۆ و لەسەر قسەکردن و کارەکانم بە شێوەی ئۆراڵ و شەفاهیەکەم ئەو قدرەتەم هەست کە تەرەفە مقابڵم ئەگەر 2 ساعات قسە بکات لە بیرم بێ لە سەرەتاوە چی وت لە بنەمایش و چی ئێژێت. من وەڵامە جنابت ئەدەمەوە و دەریافتێکە خۆم کردم لە قسەگەلێکە کردت لەگرا کاک بابان. ئەوڵەن سەرەتا با من ئەوە بێژم کە خۆشحاڵم بە بیستنە ئەم دەنگە لە سلێمانی. خۆشحاڵم بە هەبوونە ئەم جۆرە بیرۆکە لە شارە سلێمانیە. خۆت ئاماژەت بە شعرێ کرد لە بیرم دێ کە سلێمانی دارولمولکە بابان بوو وا دیارە جنابیشت هەڵگرە بابانی تو ئێستا بووی بە تەسویرە سلێمانی خۆت و ئەو ڕەفیقانەت کە دوێ کە تەشریفتان بردەوە وەها کارێکتان کرد. ئەوەی تریش تێمە سەرە بەیانە ئاخرەکەت و پێشم وایە کە لە بیرم ما لەبەر خاتریەوەی کە من مەتن و نووسین بەلامەوە مهمە و هەر دێڕێکت لە ناویا بەکاری ئەوەن بەلای منەوە مانایی هەست هەروواکە منیش ئاخێزنامەیەکم نووساگە و هەر دێڕێکی دنیای قسەی وانە پشتا. سەرەتا با من 2-3 حکم بدەم و 2-3 نوکتە بێژم. نوکتەی ئەوڵ بابێ مەسەرە چەمکە دەوڵەت و بابێ مەسەرە کوردە قەومی ئاغایان خەڵمگە لە کوردە قەومی. ئەم مەسیرە بەناوە دروستکردن دەوڵەت بۆ کوردە قەومیەتی مەسیر باتڵێکە و هیچ کاتێکیش بشۆگەن لە کاتێکە. ئێمە ئۆڵڕەدی 4 دەوڵەتە عێراق، تورکیە، ئێران و سووریەمان هەست. ئەگەر ئێمە گەورە و ئینسانە گەورە دروستکەین ئۆڵڕەدی ئەتوانین تەمامە ساختارە دەوڵەتی بێری نەژێرە ئێدارەیە بیرۆکەیە گەورەیە خۆمان. یعنی ڕێگەکە غەڵەتە تۆ پێت وابێ کە ئێشێ بڕۆی بەشێکی بچووک لەم وڵاتە گەورە و لە ژێرە ئەم حەزارەتە گەورە جیگیە بکەیت و ئەحیانەن دەوڵەتی تیادا بنی. و دەوڵەت ئۆڵڕەدی مەوجودە، ئۆڵڕەدی بەشێکە لە سازمانە ملەلە متحید. دەنگم خراپە بابان، دەنگم خراپ تێت کاک پێمانەوە بزانم خەلەلەکە من دروستم کردبوو بۆیە دەنگت خراپ بوو و من نازانم بۆچی چوومە دەرێ تەنیا ویستم لای خۆشم شێری کەم لایڤەکە لە ئەوڵەوە بیری ئەوەم نەبوو بۆیە فەرموو من جۆم لە فەرمایشتەکانتان بوو ئێستا دەنگت باشە. ئایسە دەنگم باش بوو متعسفانە ئێمە تاقیمان کردبووە لایڤ فەیسبووکی ئەمە 3-4 ساڵە وایە پێهاتکە. ئەوڵەن تەسویرەکەی من زوومەکەی ئەگۆڕێت دوو من دەنگم خراوە بێ کە تەشریفەوەیتە دەرەوە. بەڵێ ڕاستە. یا ئومیدوارم کە سەرەتای قسەکانمت گوێ لێ بوو بێ، بەڵام دیسانەوە تێمە سەری. من خۆشحاڵ بووم بەوەی کە دەنگە جنابتم بیست. خۆشحاڵ بووم کە بیرۆکەیە وەکو ئێوەمانان مەوجودە. با من سەرەتا ئاوا جوابی بدەم و ئاوا پێناسەی جنابت بکەم. ئافەرین بە کەسێک کە مەسیرێک لە ناوە کووردا ئەچێت و دەرفەتێک بۆ خۆ دەرخستن ئەبینێت. تەنانەت ئەو کارەی کە جنابت و ڕەفیقەکانت دوێکە کردەکتانە دەرفەتێک بووگە لە تەشخیصدانە مێژوویە ئێوە
بۆ نیشاندانە خوێندنەوەی خۆتان کارە دروستێکتان کردەکەن. یعنی ئەمە پەیامێک بێ بۆ تەمامە ئەوانەی کە لە سیاسەتا دەخاڵەتەکەن، لە ئەمر ئیجتیماعیە دەخاڵەتەکەن. کۆمەلگای ئێوە ڕووداوە ڕۆژانەکانە سیاسەت سەکۆی نیشاندانی ئەهەمیەتی ئێوە. ئەمانە هەمویان دەرفەتن کە لە ئێوە کەسایەتیە گەورە دەربخات و ئافرین بە جەنابەت کە توانیتە ئەمە بقۆزیتەوە. نوکتەی تر دێمە سەرەتای قسەکانت. کاکە گیان شتێ بەناوە دەوڵەتە کوردی ئادرسە ئینحرافیە، ئادرسێکە کە تۆ منحرفەکە. ئێمە ئۆڵڕەدی لەم سەرزەمینە کوردەوارە 4 دەوڵەت ملەتێ بەشدار لە سازمانە ملەل متحیدمان هەست. ئەمەی کە نێڵن تۆ بڕۆیتە تاران، ئەمەی کە تۆ نێڵن تۆ بڕۆیتە بەغا و تۆ ئیدارەیە ئەم دەوڵەتە بکەی، ئەمە سەبەبە بەلا ڕێبردنە تۆ و خەسارکردنە ئیستعدادەکانە تۆش. بۆیە یەک نەفەر لە سلێمانی، یەک نەفەر لە هەولێر، لە کرماشان، لە سنە خۆی لە لیاقەتە ئەوە ناوێنێت تاران بەڕێوە بوات. ئەمە بچووککردنەوەی مردمێکە، ئەمە ئادرسە ئینحرافیدان بە مردمێکە. ئۆڵڕەدی لەگرا ساختارە دەوڵەت مەوجودە، ئەوەی کوڕ بێ، ئەوەی پیاو بێ ئەتوانێ بڕوات و بربرەکانی بکە لەوە دەستگرتنی لە ئیدارەکردنی و لەوە بەڕێوەبردنی و داڕشتنەوەی سەر لەنوێ. ئەمە نوکتەی ئەوە. نوکتەی دووەم، لەناوە ئەم سەرزەمینە کەسایەتی گەلێک گەورە و ئێلیت مەوجود نەوگن، دروستیان نەکرد، کارمەندیان دروست کردیان، کارمەند. ئەمە نوکتەی دووەم. ئەوەی کە سەبارەت بە عێراق جنابەت وتت، عێراق تەسویرە واضحە حزورە ئیاڵەتە متحدەی ئەمریکاست. جنابەت لە سەرەتای نووسینەکەتۆ بەحسێک ئەەکەی و بەیانەکەتۆ یەکجار بەحسە مهمێکە، یەکجار تەشبیه مهمێکی و قیاسێکی مهمی تاریخیە. یعنی ئەو قەڵەمەی جنابەت و ئەو ڕفێخانەت کە ئەوتانە نووسیگە، من نازانم ئەڵبەتە کەسێک کە لە هەرێمە کوردستان ناوێت ئەو دقەتەی جارانی ماگە کە لەسەر دەق بوێسێ. جنابەت قیاسێکت کردگە لە محەممەدە پێغەمبەر ئیسلام لە 23 ساڵە، 23 ساڵی تر و دروست وتکتە 2003 تا 2026 لە 23 ساڵە حزورە ئیاڵەتە متحدەکە لە عێراق. محەممەد بە 23 ساڵ توانی ئومەتە ئیسلامی دروستکە لە مۆنگۆلیاوە بۆ ئەندلس، توانی دروستیکە. کەچی گەورەترین دەسەڵاتە مادی معنەویە دنیا بە گوێرەی قسەی جەنابەت لەم عێراقە تەنانەت دەیتوانێگە ملەتە عێراق دروستکات. وا جەنابەت لە تەوازن و چی بوو کاک بابان باست کە تەوازن و تەفاهم و تەوافق زۆر بە دروستی دەستت یاسەری. ئەمە تەمامە ئەو بەرهەمە بوو کە قەرار بوو ملەتە عێراق دروستکات، نەک ملەتە عێراق دروست نەوگە، بەڵکو لە کردکردنا و لە جێگەیەکی تریشا باسی خەڵکە عێراقەکەی زۆر بەجالب بەحسیەکەی. ئەوە چی بوو کە خەتابیانەکەی ئازیزانە بەشدار لە نەفرەت و دینار و نەوت وادوە دروستە؟ یعنی ئیسە جەنابەت خەریکی شارەکەی ملەتە عێراق بوون نەک چیرۆکێکی هاوبەشیتیانیە، بەڵکو دینار و نەوت و نەفرەت ئێوەی کردووە بە میلەت. یعنی نەفرەتە شیعە لە سونی، نەفرەتە سونی لە شیعە، نەفرەتە کرد لە هەرتکیان، نەفرەتە کورد لە گشتیان، نەفرەتە ئەوان لە کورد، لە کوردە قەومی. بەڵام دینار و نەوتەکەیش ئێوەی بە یەکۆ لەکاندگە کەچی لە ژێرە ناوە تەکەسورگەرایی یا پێکەوە ژیانە فرەڕەنگی خەریکن ئەیفرۆشتەوە لە کاتێکا گشتی نەفرەتە و دینار و نەوتە. و ئەمە نەک میلەتێکی متحیدی دروست نەکردگە، بەڵکو خەڵکانێکی لە یەکترازیاگی وەفادارە بە پوڵی دروست کردگە.
ئەم نوکتە خەیرێ دروستە ئەو تەسویرە کە ئێوە لە عێراقداتان و لە ئەم شانۆگەریە عەلی زەیدیە من فکرەکەم کە شەکەتی کەسانێکی وەکو ئێمەی دەرکرد و دەریشکەوت بالئەخەرە لەناو ئەم جامعە تاک گەلێکیش ئەتوانن پەیابوون کە لە پێگەی ئێلیتا خۆیان بوێنن. مشکلە جامعەی ئێمە نەبوونە دەستگاهە ئێلیت سازیە کاکە بابان. مشکلە جامعەی ئێمە ئەمە سەر ڕیش چەرمەگ و پیای گەورەی نەماگە پیای گەورە دروست کات. بۆیە پیای گەورە دروست ناکات. بۆیە ئەو سلێمانەیە کە جەنابەت بەحسیەکەیشی لە 900,000 نەفەر چەند کەس تەشریفتان بردو بۆ سەکۆی ئازادی؟ 5 کەس. سەکۆی ئازادی سلێمانیش شانۆگەریەکە وەکو دەوڵەتە متەکەسرەکەیان وانییە؟ یعنی ئێمە هەموو شتێک هاوردە ئەەکەین و بە ناوەڕۆکی بۆشەوە. مؤسسات بۆش، ڕێکخراوەی بۆش. عێراق پڕە لە مؤسسات وانییە NGO دەفتەرە فعالە مەدەنی ئێرانیش پڕە. کوردستان 7,000 زیاترمان تۆمار کردو تەنها لە هەرێمی کوردستان کە لە عێراقیش ڕەنگە بڕێکی 2 ئەوەنە و 3 ئەوەنە ئەبێ حتمما زیاتر بێت. باشە کاک بابان ئەو ڕێکخراوانە جنابەت یا کارەکەی چی بچین؟ کاک پەیمانیانی ئەوەی کە من بۆ خۆم تیانە کارەکەم فیدراسیۆنێکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیمان هەیە کە لە ساڵی 2006 و خۆپیشاندانەکانی هەڵەبجەوە دروست بووە کە زیاتر لە 10 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و 10 کەسایەتی تایە کە ئەتوانم با بڵین لەسەر هەرێکێکیان سەعاتی قسە بکەم کە ڕێکخراوی بە مانای کەلیمە ڕێکخراون و بەشێکی زۆری ناعەدالەتی و پێشێلی مافی مرۆڤ و کبکردنی دەنگی ئازاد لەلایەن ئەم ڕێکخراوانەوە راپۆرتەکرێ قسەی لەسەرەکرێ کۆنگرێ ڕۆژنامەوانی لەسەرەکرێ کۆڕ و کۆنفرانساتی لەسەرەکرێ. ڕێکخراوێکی کە هەیەوە بۆ 6 ساڵە چێ تیاکارەکەم کە ناوی ڕێکخراوی ئازادبوونە و ئەو ڕێکخراوەمان تایبەتە بە کارکردن لەسەر پرسی ئیندیڤیژوالیزم. ئێستا باڵێنێمە بە کوردێکەی پێڵێن خودبوون. یعنی چیەکەن لەسەر ئیندیڤیژوالیزم کارەکەن چیەکەن؟ خەڵک ئیندیڤیژواڵەکەن؟ بەڵێ ئێمە کارم ینی پێمان وایە پێویستی ئەم قۆناغا خیتابی ڕێکخراوەکەوەیە پێویستی ئەم قۆناغاوەیە ئێمە گرنگی بین بە تاک بە خود. دەباسە من جنابەت گفتوگۆیە بکەین. جنابەت فەرمایشت کرد لە شارە 900,000 سلێمانی 7 کەس هاتن ڕەفیقەکان و ئەوانەی کۆمەڵگای مەدەنیش نەهاتن وانییە؟ ئۆکێ کاکەگیان دەرگای ئەو ڕێکخراوەی ئازادبوونتانە داخن. با من پێتان بێژم من دنیا گەڕیاگەم. من تەمامە ئوروپا هەم گەڕیاگەم هەم ژیانم تیا کردگە هەم دەرکم کردگە. ئیندیڤیژواڵ بوون یعنی تو مەجال بە تاکێک بدەیت تاکوێت تاقانەوێت تاقانە فکر کاتۆ. کاک بابا نەتوانی بە من بێژی ئەو خەڵکە بۆ نەهاتن پاڵپشتیە جنابتانیان نەکرد بۆ نەهاتن؟ وەڵا کاک پەیمان من پێم وایە ئێمە بۆ خۆشمان پێشەوەی وەڵامی ئەوە خۆ خزمەتان پێم وایە بۆ خۆشمان ئێمە لە ئازادبوون زۆر جار هەر لە ساڵی 2026 تاوتوی ئەوەمانە بوو کە ئێمە ڕێکخراوەکەمان درێژە پێ بدەین یان نەدەین لە مانگی 1/2/26 چونکە پێمان وایە چوونە پێشەوەمان دەستبردنمان بۆ پرسەکە ئێمە نەمان پێکاوە ئیمکانێتەکانی بەردەستمان کەمە ئایا ڕێگریەکان زۆرە بۆیە ئەوەی کەی فەرمی ئەمە زۆر جاربیری لێکەین و ئایا بەڕاستی ئەمە خەریکی لەسەر مەسارێکی دروستە ڕۆین و ئەوەی ئەم کۆمەڵگایی ئەمە پێویستێتی ئیندیڤیژوالیزمە یانە خێرەمە پێویستمان بە کۆلێکتیڤە و پێویستەکە بە جۆرێککە بیرکەینەوە. بەس من سوالت دەکەم بۆچی نەهاتن و خەڵکە بۆ نەهاتن؟ بەڵێ میژویستمەوە عەرزکەم وا من لەگەڵ ڕەفیقەکان شاتاوتێمان کرد وا لە دوێنێشەوە کە تەلەفۆنی ئەوەم بۆ دێکە هەندێکمان ئاگامان لێ نەبوو گلەی لێکرێ بەس لە دەرەوەی ئەمە چکە منەگەر تەنها ڕووە و ڕەفیقەکانی خۆم بووان لە ئازادبوون یا لە فیدراسیۆن یا لە ڕێکخراوی واڵا ڕەنگە لە ناشیا بمتوانێت قەناعەتیان پێ بکەم بەس من پێم وابوو ئەوە نامەدەنیە فەزای مەدەنی ئەوەیە من 4-5 هزار هاوڕێم هەیە
لە گروپی ڕۆژنامەنووسانی سلێمانی 10 سەعات پێش کاتی خۆپیشاندانەکە بڵاو بۆتەوە لە ئێوارەی پێنجشەممە ئێمە یەکشەمە چالاکیەکەمان کرد کەم ڕۆ دووشەمە ئێوارەی پێنجشەمە گروپێکمان دروست کرد لە هەر یەکێک لەو هاوڕانە چەندین ڕەفیقیان بانگشتی گروپەکە کردبوو سەری نەگرت مناقەشەیەک بکەین یعنی سەری نەگرێمە لەگەڵ دایانیان قسە بکەین و من نیەتی خۆمیان پێ بڵێم هۆکار چیت عرزکەم کاک پێمان هۆکار من بەشێکی زۆری پێم وایە ترسێکەیە یعنی خەڵک ناوێرێ بڵێ من لەگەڵم هەڵمەتەی عەلی زەیدینیم منم ڕۆژ گفتوگۆمە کرد لەگەڵ خەڵکی جیاواز لە تەمەنی جیاواز لە پێی هەلەگرا بێتە کاک بابان پلەمەکە کاک بابان پلەمەکە ڕێکخراوەی ئیندیڤیدوال و ئازادبوون کاری ئەوە بوو لە تاکێتیە تاک دفاع بکە کاری ئەوە بوو کولتوری دروستکار جیاوازبوونە تاکەکان بە ڕەسمیەت بناسرێت بە فرسەت لە کۆمەلگا دابنرێت نەک بە هەڕەشە لە کۆمەلگا کارە ئەوانەی کە ئیستا لە ژێرە ناوە ئیندیڤیدوالیزمە لە هەرێمە کوردستان کارەکەن ئەوە بوو هەر هەموویان بێن تۆ جەربڕترین قسە بکەی و بێژن ئەو پیاوە حەقی هەزەم قسانە بکات لەبەرەوەی ئیندیڤیدوالێکە و ئیندیڤیدوال دەبێ ئازاد بێ وانە بوو دروستە بوو ئابێ کاکی جان جنابەت بە من بێژە من لە بیرم تێت جەماعەتی ئیزیدی کەنیشکێکیان بەردەباران کرد بەناوە دوعا یەکجار تەسویرێکی دڵتەزێن بوو یەکجار دڵتەزێن بوو سوال ئەمەسە لە ژێرە ناوە ئەم گشتە فەعالە حقوق مەدەنیە لە کوردستان و هەرێمە کوردستانە ئایا وەزیفەی ئێوە نەبوو بەجێ ئەوەی هایدیگر بخوێننەوە بەجێ ئەوەی کۆنفرانس دابنێن بڕۆن لە شتێک بەناوە سەکۆیە ئازادا کە ئێشێ جێگەی ئاڵوگۆڕکردنەوەیە بیر وە شوێنە مەدەنیەت بێت لەوێ حزور پەیاکەن مەجال بن بە کەسێک جەربڕترین قسە بکات ئەسڵ ئیندیڤیدوالیزم بەردە کاکی کورد تۆ لە کەیوە دەرماڵە نەماگە تۆ لە کەیوە ترسیاگی و ناتوانی داڵدەی خەڵکی بێ من پێم وابوو ئیستا لەو سلێمانیە خەڵک هەڵەسێتەوە ئێژێ ئەشەوبی لا من خۆم بە پیاو ئەزانە من پیاوە حەقی هەست قسە بکە لە ژێر سێبەرە گەورەی منە من خۆم پیاوە گەورەیەکم تا من لێرە هەم کەس ناتوانێ قامک بۆ ئەو بوات ئافەرین بە ئاسایش و ئاسایش لە ئێوە محافزەتی کردگە واقعا واو هەی ڕێکخراوەکانە فعالینە مەدەنی لەشتان ساخوێ یاڕەبی خوا عمرتان درێژ کات و خۆیتان نازانن خەریکە چین غەیرە زەمەسە کاک بابان ئێستا مەشیایە گشتیان بەهاتایانە لە قسەی تۆ کە قسەیەکی خەتەرناکە بە قەوڵە خۆیان خەتەرناکە دەچۆن داکەن ئازادن و ئازادیان گەرەکە و گەرەکیانە ڕادەربڕن چۆن کاک پەیمان پرسیارەکە دێژگار جدی و گرنگە من لەو دیبەیتانەی کاتەکانی ڕابردووە لەم مەسیرە کە بۆ من و بۆ شارەکەی من و بۆ هەرێمەکەی ئێمە یەکەیتە پرسیار گوێم لەوە بوو و ئەو پرسیارەم لاوروژە کە چۆن ئێمەوە ئەم هەموو میدیایەمان هەیە لە هەرێمی کوردستان کەچی دەنگی کاک پەیمانی حەیدەری هەڵناگرێتەوە و مایک و شاشەکانی خۆیان هیچ کەسێک ئامادە نییە گفتوگۆی لەگەڵ بکە بۆ ئەوەی وا ئەو ڕووداوانەی کە 5 ساڵ 10 ساڵ پێش ئێستا جەنابەت پێشبینیت کردووە جەنابەت دەستت خستووە سەرگرفتەکانی بێتە ناو میدیای ئێمەشەوە هەر بۆیە منافتەکانی پێشوو زۆر جار گوێم لەم فەرمایشتتان بۆ کەوتوتە کاکەگیان ئێستا من ئەگەر غەڵەتی شەکەم ئێستا من ئەگەر دیدەکەشم دروست نییە و نەم پێکاوە چۆنە بوو ئەو کۆمەڵگایە نەفرین بکە لە دەنگێکی خۆی لە کەسێکی خۆی کە ئیدەی هەیە بۆیە لە ڕاستیە پێم وابوو ڕەنگە هەندێک هۆکار شمولی توی کرد بێ بەڵام نەبزانی زۆر بە خێرای شمولی خۆشمانەکە و ئەگەر هەر کەسێ قسەیەکی جیاوازی هەبێ ڕەنگە یەکسەر بکەوێتە ئەو پراوێزکردنە قوڵە و من یەک برادرم ڕۆژی بەر لە چالاکێکە پێیوتم تی تەکلیفەکە من کارە نەکەی لەبەرەوەی ڕەنگە ڕەدەلفعلەکە قورس بێ وتم چۆن یعنی ڕەدەلفعلەکە چییە بێ قورسە بێت دیدێکی جیاوازمان هەیە تەرحێکمان هەیە
ینی نابێ ئەم دید و تەرحە بگەێنی ناخر خۆکاری ئێمە ئەم گفتوگۆیەیە من ئێساگەر حزبێکم هەبوایە دیفاعم لە حزبەکەمە کرد لە پشنامە و قسەی حزبەکەمە وەستام من تاکێکی ئازادم کۆمەڵگەی مەدەنیم ڕێکخراوم هەیە لە فدراسیۆن نابەشدارم پێم وایە کۆمەڵگە چاوەڕێی لەوەیە ئێمە بەو تێگەیشتنەی کۆمان کردوتەوە پێشی کەوین خێرا لێڵێکە لا بدەین یخۆکاری 900,000 کەس و 6 ملیۆن کەس لە سلێمانی و 40 ملیۆن عێراقی نییە بڕوا بە هەموو تاریخی سیاسی و فکری و فەلسەفی دنیا بڕوان جابێتەوە بڵێ بەڵێ وەڵا من تێگەیشتم بۆیە دیقەتی جەنابتان تەواو دروستە کە ئێمە نەشرۆڤەکارێکمان ئێستا تێمان بگەێنێ چی خەبەرە و نەزان کۆدام و دەستگای ئێمە خەریکە خەڵک پەروەردەکە هەر ئەمەی کە جەنابت ئەیڵێ بە ئەنواع وەشکاڵ شێوە لەم کۆمەلگایی ئێمە خەڵکێکی کە باسیەوەی کردووە کە دام و دەستگای پەروەردەیی و زانکۆ ئێمە کۆتایی هاتووە بەڵام ڕەنگەم قسەی لە جەنابت وەرنەگرن بۆ وەری ناگرن کە بۆ من پرسیارە بەڵام زۆر کەس دەڵێن دام و دەستگاکانی ئێمەی کار ناکە و من بۆ ڕێکخراوەکانی خۆمان بۆ ئازاد بوون وا بۆ ئەو پرسیارە جدی کە من ئەشێ لەگەڵ ڕەفیقەکان وەجارێکی کە لە ئازاد بوون لە فیدراسیۆن هەموو ڕێکخراوەکانمان بیری لێ بکەینەوە کایە بەڕاستی ئێمە کار بۆ چی ئەەکەین خۆ ئەگەر ئێمە تەنیا خەریکین وەکو پرسەی کۆمەڵایەتی وەکو بۆنەی کۆمەڵایەتی ئەو دێ بۆ چالاکیەکەی من منی ژەچم بۆ چالاکیەکەی ئەو دێ بۆ هۆڵەکەی ئێمە پڕکات و ئێمەژە چین هۆڵەکەی ئەو پڕەکەینەوە وا ڕووداوێک ڕوو ئەیا بەیاننامەیەکمان هەیە منە من لەگەڵ برادەرەکانم باس کرد تم بەیاننامەیەکمان هەیە وەکو لافیتەی تەعزیی لێ هاتووە تەنیا ناوی مردووەکە گۆڕین بۆ هەموو شتێکە بێ ئەیکە خەرکەی کۆمەڵگای مەدەنی ئاواکاری کردووە یعنی کەی کۆمەلگای مەدەنی توانیوێتی ئاوات جەوی وڵاتێک بگۆڕێ بۆیە پرسیارەکە تەواو دروستەوە ئێمە پێویستەکە هەر یەکێک لە لای خۆمانەوە بەڕای من هەر کەسێک پرسیارە خاتە ناو زهنیەتمان پرسیاری جددی و گرنگمان بۆ خاتە سەر ساحەکە ئێمە جەراعەتی بیر لێکردنەوە و هەڵگرتنەوە و تاوتوێکردنیمان هەبێ وا من دووبارە پرسم چۆن میدیای کوردی چۆن ناوەندی بیرکەرەوەی کوردی لە هەرێمی کوردستان ئەڵێم لە شوێنی کە من نازانم ئایا تعتیمی ئیعلامی لەسەر جەنابەت یا ڕێکخراوەیی لە ئەوروپا و وا لەو وڵاتی خۆشتکەوتنی من لە ڕێی فەیسبووکەکەەوە بزانم جەنابەت لە بەریتانیا دانیشی هەر هەیە یا ئەمە هەر هەرێمی کوردستانی گرتووەتەوە بەڵام چۆن ئێمە ئەوێ ئەترسین لە پرسیار بۆچی ئێمە لە پرسیارە ترسین ینی من نازانم کاک بابان ئەو فەرمایشەی کە جەنابە دەیکە گەڕێتەوە سەر ئەوەی کە ئەو کالا ها بە من و کالای دەسەڵاتداران کالای خەڵکە عادی نییە بۆیە فرە کەسێک ئەو سەرچاوە ئەشارێتەوە لەبەرەوەی کالاکە بواتۆ بیفرۆشێتەوە بزانە خەڵک لە ژێرە ناوە ڕاوێژکار لە ژێرە ناوە تینگ تانک لە ژێرە ناوە کۆنفرانس لەو سەرچاوەی منە خۆراکرد فکر و بیرۆکە هەڵەگرێت و ئەیوا ئەیفرۆشێتەوە بۆیە سەرچاوەکە دون ئەکا لەبەرەوەی دەرنەکەوی نوکتەیەکی تر ئەمەسە کە من هاوکات کە خەریکم داڕێژەرە تئۆریەکەم هاوکات خەریکم شەڕیش ئەەکەم بۆیە خەڵک ناتوانێت فەرق نێوانە شەڕ و فەرق نێوانە تئۆری و جێبەجێکردنە تئۆری دروست بکات نوکتەیەکی تر ئەمەسە کە هەدەفە من دروستکردنە کەسایەتی گەلێکە کە حاڵیان بوێ و لە قۆناغە چەقبەستویە ئێستایان دەربێن یعنی هەدەفە من ئەوەسە کە کەسایەتی گەلێ ئلیت گەلێ لە ناوە مردما دروست بوێت تا بتوانن جی لە داهاتوویە دروستکردنە چارە نووسە خۆ بن زۆریش حاتم بەخشانە ئەم کارە خەریکم ئەەکەم تا وردە وردە پەی بە زەرورەتە دروستکردنە ئینسانە گەورە لە کۆمەلگایەکە ببرێت بزانە کاک بابان ئەمەی کە جەنابەت بەحسیەکەی نیشان لە سەرکەوتوویەک لە گۆڕانکاریەکەدا لە چەمکە کۆمەلگای مەدەنی یا هەڵسوڕاوانە کۆمەلگای مەدەنی ئیستا کەسێ وەکو جەنابەت وردە وردە کە لە مەسیرێکە لە ڕێگەیەکە کە خەریکە ڕێبواری ئەکات وردە وردە فێر ئەوێ کەم و کوڕیەکان وانە کوێ ئەو بەرەو کوێ قەرارە بڕوات هەست بە نەبوونیە چی ئەکات ئەمانەسە کە وردە وردە پرۆسسێک لە ناوتوا دروست ئەکات ئەوەی کە دەنگە ئێمە کپ بکرێتەوە با کپی بکەنەوە با کپی بکەنەوە مەسئلەی من ئەمەسە کە تۆ بتوانیت لە ڕێگەیە گزارشێکی واقعیەوە دنیای بەڵق ئەمان بشێوێنیت
دنیای بڵقە ئەمان ئەشێوێت تماشاکە ئەمە ناکارامەیی کارمەندانت دەسەڵاتە کە خەلاقیەتیان نییە. ئەوانە فقط زۆر و بۆرن بوجە خەسار ئەدەن، وەگەرنە مەشایە چواریان بواە لەگەڵ توا ڕووبەڕوو بووایەنەوە. اتفاقا ئەوانەی کە خەریکن بوجە خەرجە ئەمانە ئەکەن تازە ئێشێ بزانن چەنێ ئەوانەی کە مستەخدمیانن ئینسانگەلێکی ناتەوانن. ئەمەی کە تۆ پێت وابێ بە شەهادە و بەدانە تایتڵە درۆزنانە و بگرتنە کۆنفرانسە شەکمەنی پەنجقەران و بە قالە فڵان و قالە بیسان واقعیەتێ بگۆڕی، ناتوانێ واقعیەتێ بگۆڕێت. وا تووشە قەیرانیەکە، تووشە قەیرانیەکات. دەرنەتیجە نەکاکە جان من خۆشحاڵم ئەوەڵەن بە بیستنە دەنگە جەنابەت و کارگەلێکە ئەیکەن هەر ئەمانەنە کە ئەتوانن داهاتوویەکی دروست بنیاد بنێن لەناوە ئەم مشت و مڕوو سیمڕ سیمڕ و ڕووبەڕوو بوونەوە و خۆ بە دەموچاو یەکتری کێشانە کۆمەڵگایەکی زیند و دروست ئەکرێ. ئافرین بە شارە سلێمانی کە ئێوەی واتیە و ئافرین بە ئێوە کە خاوەندارێتی لە شارە سلێمانیەکە. مەمنون لە گەورەی تانوال هەمووەکەی کێشن کاک پەیمان. من تەنیا یەک سوپاسی کە زۆر جار هاتووە لە بیکەم بینوسم بۆتان بینێرم بە هەر هۆکارێکی کەم تەرخەمی بێ نەگەیوە وەدام نابوو بەڕاستی گوێ بە هەموو ڤیدیۆکانی و هەموو دیبیتەکانی دادگای هەڵەبجە بدەم ئەنجا ئەم سوپاسە بە تایبەت بنووسم بۆتان کە بەڕاستی وا ئەو کۆمەڵگایی ئێمە وا ئەو شارەی ئێمە وا هاوڕەکانم لە هەڵەبجە بۆیە لێرە یان نایە گلەی یەکەم لێکردن بە تەلەفۆن کە پێم وتن ئێوە ئەم دادگایانەتان بینی کە لە ساڵی 2020ەوە کاک پەیمان دەستی پێکردو. من نازانم هەتا چەند درێژەیە بێ، بەس من نزیکەی 12-13 دادگام ئەوزان 15 دادگام لێ بینیوە، هەمووی 2 ساعت و 3 ساعت دوای گەڕانەوە و ماندوێتیەکی زۆر لەسەر کار لەگەڵ کۆمەڵێ خەڵکی نەجیب و ڕەشیدی ئەو شارەیە کراوە کە وێنەیەکیان بۆ ئێمە دروست کرد. کاک پەیمان وێنەیەکتان لە ڕێ ئەو دادگایانەوە بێ ئێمە وا من تەمەنم 40 ساڵە هەمووی بۆ من تازە بوو، بۆیە ئەڵەم 40 ساڵ واتە ئەبێ لە 15 ساڵی و 16 ساڵی و لای کەم ئیحتیماماتمان بە میدیا و بە کۆمەڵێ شت هەبوو بێ و گوێبیستی چیرۆک بوو بێتین وا ئەو دنیایانەمان نەبینی. خۆزگە خەڵکی جددیتر هاوڕێکانم کەوا من ڤیدیۆکانی دادگای هەڵەبجەم بۆ ناردن و هەڵیان نەگرتبوو بە جددی ئەهاتن تێ ئەگەیشتن کە ئێوە بە تاقی تەنیایی لەگەڵ ئەو یار و هاوڕێیانەی لە ئاخێسەتانە لەگەڵ ئەو خەڵکی کەوا بۆ یەکەم جارە من لە هیچ میدیایەکی کە ئەوانم نەبینیوەتەوە یا دەرکەوتون یاگەر دەریش کەوت بێتن زۆر کەم کارێکی زۆر گرنگتان کردبوو. بابەتەکە پەیوەست نەبوو بەس سوپاست قەرزار بووم، بەس تەزوو بە لەشما هاوکە گوێم لەوە ئەبوو چۆن هەڵەبجە بە ئێمە ناسێنرا کەچی ئەسڵەکەی چۆن بوو و گوێمان لە شاهێدا زیندوەکانە بوو کە لێمان شاردرانەوە و ڕەنگە دەیان ڕووداوی تریش هەبێ. پێویستی ئەگەر ئێمە قەرار بێ شتێک لە خۆمان دروستکەین پێویستە بە جەراعەتەوە لەسەر برینەکانمان بۆستین و قسەی لەسەر بکەین. من دووبارە مەمنونم لە لوتفان. هەر بژیت کاکە گیان ڕۆژگە لە داهاتوو مانگە لە داهاتوو تەوازنە فرە شتێک ئەشێوێت و من خۆشحاڵم کە بەرەبەرە دەم و چاوگەل و کەسایەتی گەلێ خەریکن قسەکەن کە ئەزمونێکیان تێپەڕاندەگە و ئەم ئەزمونانە ئەزمونگەلە بە نرخێکن. کاک بابان سپاسیش کە بەشداریت کرد. من متعسفم بابەتە کەیفیەتە فەیسبوک ئێشێ فکرێک بە هەڵام فەیسبوکیشە بکەین. من قسەیەکم بۆ وتن نییە دیبیتەکەی ئێمە هەر بە بەشداریە جەنابەت لەگرا تەواو ئەوێ. زۆر سپاس. منیش بەداخەوەمە من تەسویرەکەم دەرنەکەوتەوە جارێکی کاتوانین بە شێوازێک جێبەجێ بکەین کە ئەوە من خۆشحاڵانە چاوم لە جەنابتان تۆ چاو لە من بێوم دەنگەکەش باش بێ. سپاس کە کاتت دا و دەرفەتەم و بێم لەلایەوە قسە بکەم. دایەوە خۆش.